سڵاو بینەرانی کەناڵی هیوە ئەم کاتان باش لە بەرنامەی ئەمڕۆدا بەرنامەیەک کۆمەڵێک یاداوەری لە ڕۆژەکانی ئەنفال دەگێڕینەوە کە 33 ساڵ لەمەوە پێش لە چوارشەممەیەکی وادا لە قۆناغی ئەنفالی دوودا دەگوزەرە. لەم ڕۆژەدا ئیتر ناوچەی قەرەداغ و ناوچەکانی سەنگا و نزیک دەربەنیخان لە قۆناغی ئەنفالی دوودا بوون. بۆ قسەکردن لەسەر یاداوەریەکانی ڕۆژانی ئەنفال سێ هاوڕێ سێ پێشمەرگەی دێرینمان داوات کردووە، ئەوانیش مامۆستا عەلی زەنگەنە یەکێک لە فەرماندەکانی ئەو کاتی حیزبی شوێی عێراقی و مامۆستا شێرزاد داوەنووری کادری پێشکەوتووی یەکێتی نیشتیمانی کوردستان و هاوڕێ پێشڕە و پێشمەرگەی دێرین و کەسکاری قوربانیان و یەکێ لە چالاکوانانی ناسراوی بواری ئەنفال. بەخێر بێن هاوڕێن. بەخێر بێن. مامۆستا عەلی لە تۆ دەست پێکەم لەسەرەوە جیران بیت لێرانە لەسەر شاشەکە. 33 ساڵ لەمەوە پێش چوارشەممەیەکی ئەو هات، چوارشەممە بوو لە کاتێکی وایە تۆ لەکوێ بوویت ئەگەر بێتەوە بیرت؟ بالتأكيد من گەرمیان بووم بۆ ئەو فترەیە، یعنی بالتأكيد لە سنووری با بڵێن بنارگل و داوێ و منطقەی جاف و بانجەباری و ئێمە بۆ خۆم ئەو کاتێک کە بەرپرسی پێشمەرگەکانی با بڵێن حیزبی شووعی بووم، من بالتأكيد لە بالتحديد بۆ خۆم لە بارەگایەکمان هەبوو لە باوەکرد بارەگای بەتالێنی چواری پێشمەرگەکانی حیزبی شووعی بوو، من بۆ خۆم هەلێەوە بووم. یعنی بیرتان لە چییە کردەوە ئەو ڕۆژە؟ بیرتان لە چییە کردەوە؟ لە بەرەنگار بوونەوە و مقاومەت. کاک شێرزاد گیان تۆ 33 ساڵ لەمەوە پێش وەکو پێشمەرگەی یەکێتی لە ڕۆژێکی وایە لەکوێ بوویت؟ با ڕاستکردنەوەیە کردبووە بکەم، من کادر نەبووم ئەو کاتە، جێگری فەرماندەی تیپی 59 حەمرین بووم لە سنووری با بڵێن جەباری و مەستەقەی چەمچەماڵەوە ناوە بووین. فترێکی کەم بوو گواسترا بوومەوە بۆیە پێشتر لە تیپی 53 شێروانە بووم، فەرماندەی کەرتی یەک بووم، دواتر هەندێک تەشکیلاتی نوێکرا، من گوێسترامەوە بۆ ئەوێ بووم بە جێگری فەرماندەی تیپی 59 حەمرین. لە سەروبەندی ئەنفالە بەبیرم بێت ڕۆژی 23/88 بوو لە گەرمەی ئەنفالی باڵێن سەرکردایەتی بوو ئەو کاتە ماڵێ ئەنفالی یەک. ئێمە داوا کراین ئەو هێزەی ئێمە هێزەکان ئەوانەی سەرەکیەکان هەموو برابوون بۆ ئەو شەڕەی سەرکردایەتی ئەو کاتە لە سەرگەڵوو بەرگەڵوو بوو. ئەوەی ما بووەوە تقریبا پێمانەوتن متەفەڕێقە لەو کەرت و لەو کەرتەکان مابوونەوە و کەوادری حیزبی مابوونەوە. ئێمە لە 23 داوایان کردی وتیان ئەو هێزەی کە ماوەتەوە لەو ناوچە دەبێ بە زووترین کات بگەنە بارەگاکانی سەرکردایەتی. پێم وایە هەر ئەو ڕۆژە ئێمە هەوڵێکماندا لەو ڕۆژ و دوو چەندێکی پێچووانم لەبیر نییە، بەڵام بە زووترین کات ئەو هێزەمان کۆ کردەوە بەرەو سەرکردایەتی، واتە بەرەو بەرگەڵوو و سەرگەڵوو کەوتینە ڕێ بە خراپ، یعنی توانیمان لە دۆڵە کۆکیەوە بۆ ئەو بەرەو زێوێ بپەڕینەوە، چونکە هەرچی هێزی دوژمن بوو ئەوانەی بە تایبەتی پێیانەوترێ ئەسناد لە بواری سەربازیەوە تۆپ و مەدفەع و ڕاجیمەوانیان هەموو لەوێ دانابوو. بە هەر حاڵێک بێ پەڕینەوە گەیشتینە بەرەو زێوێ، ڕۆیشتین بڕێک ماڵ ڕەشماڵ هەبوو لەوێ پێشەوەی بگەیتە زێوێ، پێشەوەی بڕۆیتە ئەو دیوا بەرەو زێوێ بڕێک ڕەشماڵ هەبوون. هاتنە پیریمانەوە و دەنگیان داین و وتیان ئێوە کێن؟ وتمان ئێمە تیپی 59 حەمرین و بەرەو ئەوان ڕۆین بەرەو سەرکردایەتی ئەڕۆین. کەسێک هاتە پێشەوە بە پێشمەرگەکانی وت ئێوە شێرزاد باوەڕتان لەگەڵەوتی بەڵێ، چکە لەو کاتە پەیوەندی هەبوو بەردەوام لە ڕێگەی هۆکی تۆکی و جیهازەکانی کە بەکارمانێنن.
وتی ئیتر کابرایان هێنا بۆ لای من وتی کاکە گیان من ڕاست پێراوم لەلایەن سەرکردایەتیەوە بە تایبەتی لەلایەن کاک نەوشیروانەوە نەوشیروان مستەفا ئێوە هێزەکەتان بگەڕێنەوە لەبەرەوەی قزلەرمان لە دەست داوە قزلەر گیراوە ئەمە تقریبەن 20-21 ئەوەیە سێیە ئەو هێزەمان بە حاڵێکی خراو پەڕی بووینەوە لە بیرمان چەند پێشمەرگەیەکمان تقریبەن 8 پێشمەرگەمان عیب نەبێ پێڵاوەکانی هەر لە ناو قڕاجێ مابوو بە پێی پێخاوسی لەگەڵمان نابوون گەڕاینەوە هەر چۆنێک بێ هاتینەوە بۆ مەنتەقەی قەیتول و ماوزەنە و ئیتر شوێنمان مەقڕمان لەوێ بوو 2 ڕۆژی پێچوو تا ئەوە وابزان 22 مانگ بروسکێکمان بۆ هات بە پەلا بگەنە زەردە شاخی زەردە و بگەنە شوێنەکانی تیپی 53 شێوانە لە 23 بە مەزبوطی لە 23 ئێمە سەرکەوتین بۆ شاخی زەردە پێش ئێمە هێزەکانی تیپی 53 شێوانە لەوێ بوون ئەوانش هەر ئەو وەکو ئاسمکرد متەفەرقەکان مابوونەوە هی کەرتەکان و شەڕی زۆر باشەکان کردبوو چەماحەکان نزیکە لە شاخی گوڵانەوە شەڕی زۆر قارەمانانیان کردبوو شەیدی زۆریان دابوو ئەو هێزانەی کە مابوونەوە متەفەرقە بوون بەڵام هێزی ئەو کاتە پشگیریمان هەبوو خەڵکی ناوچەکە بە چەکی خۆیانەوە بە هەموو شتێکی خۆیانەوە هێزی پشگیری و پێشمەرگەکانی کە مابوونەوە شەڕێکی زۆر قارەمانانیان کردبوو شەیدیان دابوو و برینداریان دابوو و ئیتر هێزەکان بەهۆی نابرامبەریەوە کشابوونەوە ئێمە کە هاتین زەردەمان لێوەرگتن کەمینمانە ڕۆیشت بۆ ئەو خوارەوە بۆ چەماخەکان و ئەوانە لە 23 سەرکەوتین هەر ئەو شەوە مەفرەزەیەک بەبیرم دێ مەفرەزەیەکی تیپی 53 ما بوونەوە لەوێ کاک مەلا ئەحمەدی گەرمیان پێشێڵێن کاک مەلا ئەحمەدی جەیران سەرپەرشتی ئەکردن ئەوانش لەگەڵمان نابوونەوە مەفرەزەیەکی وابزانم جەماعەتی بەدرەکان و ئەوانش لەوێ بوون جەماعەتێکیش لەوێ بوون بەخوا پێم وایە سۆسیالیست بوون بەڵام زۆر ئەوانم لە بیر نەماوە ئەزانم یەکێک لەوانە شەهید بوو هەر لە دەستیان دەرچوو بیکەیسی خۆیان شەهیدی کرد هەر ئەو شەوە ئێمە هێرشێکمان کراوە سەر هێرشێک تەبعاً ئەو هێزانە کشابوونەوە 53 کشابوونەوە بۆ گەرمیان و لە شوێنەکانی تری شەڕگەرم بوو لە شێختەویل و لە قۆڵەکانی ترەوە ئیتر ئێمە کە ئیستیلامیەوەمان کرد من تقریباً حدودی 7 پێشمەرگەیەکم لەگەڵ بوو ئەو کاتە ئەوەی کە زۆر دیار بوو ئامرکردێکم لەگەڵ بوو شەهید عەسکەر دواتر هەر لە ئەنفال و لە دوای ئەو شەڕی ئێمە لە زەردەکردمان بەداخەوە هەموو کەرتەکەیان محاسەرە کران و شەڕیان کرد تا هەمویان شەهید کران ئێمە لە زەردە بووین بەڵام ئیتر لە 23وە شەڕ زۆر بە توندی لە لای ئێمەوە هەبوو هەموو شەو و هەموو ڕۆژێک هێرشیان دەکردینە سەر و پێشمەرگەکان زۆر ئازایانە مقاومەتیانە کرد زۆر ئازایانە بەرگریانە کرد کاریان هەبوو ناچارمانەکردن پاشەکشە بکەن بۆ شوێنەکانی خۆیان کە زیاتر لە پەیکوڵی و ملەی پەیکوڵی و پێڵێن و جا لە دوای ئەوە گوڵان بێت لەو ناوە بوون حتا یەکی چوار لێرە ڕاوەستێ کاک شێزاد لێرە ڕاوەستێ لێرە دێنە سەر درێژەی پێدەنە شوێنێکی تر ئەوە ئێستا تۆ تا ئەم ڕۆژە لەو شاخە بوونە هاوڕێ پێشرە تۆ لەکوێ بووی لەو کاتەیە لە ڕۆژێکی وایە لە چوارشەمەیەکی وا لە سی مانگە سی مانگی هێشتاوە 33 ساڵ لەمەوە پێش لەکوێ بوویت زۆر سوپاس هاوڕێ عەلی بەخێرهاتنی میوانە بەڕێزەکانەکەین تاوان ئێمە لە سەردەمی قۆناغی دوی ئەنفال کە ناوچەی قەرەداغی گرتەوە هێزێک لە گەرمیانەوە ڕۆیشتوین بۆ حیمایی مەڵبەندی سلێمانی کەرکووک و حیزب بە تاکید ئەم تاریخە سێ ئێمە لە ئەستێڵ مابووینەوە وەکو حیمایی مەڵبەند ئیتر ئەو ڕۆژانەی کە هەڵمەتی قۆناغی دوی تاوانی ئەنفال دەستی پێکرد و لە چەندین قۆڵەوە مەسە شەر دەستی پێکرد بوو ئێمە بەشداری شەڕەکانمان نەکرد و حیمایە ماینەوە بەڵام هاوڕێیانمان بەشداری شەڕەکانیان کرا بەتالوێنی 15 قەرەداغ و بەتالوێنی حوتی هەورامانیش هاتوونە قەرەداغ ئەوانش بەشداری بەشێک لە شەڕەکانیان کرد پاشان
کە دوای ئەوەی هاتینە سنووری گەرمیان پاشە کشەمان کرد بە حکمی ئەوەی هەموو ناوچەکان لە سنووری خەرەداغ گیران پاشە کشەمان کرد و گەڕاینەوە سنووری گەرمیان. دەستخۆش مامۆستا عەلی و لە کاتێکی وایە ئەنفالی دوو دەستی پێکردو نزیک 4,700 بۆ 5,000 کەس لە ناوچەی قەرەداغ ئەنفال کرا. ئێوە لە گەرمیان چاوەڕوانی چیتانە کرد؟ چۆن خەڵکان تێگەیاند؟ چۆن وەکو هێزی پێشمەرگە وەکو هێزەکانی خۆتان چۆن ئامادەکاریتان کرد هەم بۆ لە ئاسی جەماوەر هەم لە ئاستی خۆتان بەرەو ڕووی کۆناغێکی وا بنەوە احتیمال زۆرە ناوچەکەی ئێوەش بگرێتەوە لەو کاتەیە تۆکو فەرماندەیەک تەوجیهاتت چی بوو؟ زۆر سپاس خۆی تەمان دیارە ئەم دانیشتنە یعنی تحملی ئەو هەموو قسە و باسانە ناکە من تەمان دوای دێنە سەر باسی ئەوەی چی کرا و چی بکرێت بەڵام خۆمان ئەو وەکو هاورێ پێشە و هاورێ شێرزاد باسییان کردی وەزعی پێشمەرگە چۆن بووە بەڵام ئەوانەی ئێمە و تەنانەت یەکێتیش خۆی حقیقت ئەو دوو هێزە سەرەکی بوون لە منتەقەکە یعنی من ناڵێم سۆشیالیست نەبوو مەفرۆزەی پارتی نەبوو یان بڵێ کەسانێکی وا هەبوون و بەڵام زۆربەی هێزەکان یەکێتی و سووری بوون. ئەم هێزانەی کە لە قەرەداغ بڵێن گیرا لەلایەن دەستی بەعسەوە هەموو هێزەکانی یەکێتی و سووری هاتنە سنووری گەرمیان کە هاتنە سنووری گەرمیان حاڵەتێک دروست بوو حاڵەتێکی سوزان بوو بە حقیقت طبعا ئێمە هەموو چی یەکێتی چی ئێمە خۆمان ئامادە باشی کرده بوو لە گشت قۆڵەکانەوە مەتەنە چەند قۆڵێکەوە قۆڵی با بڵێن کفری قۆڵی با بڵێن بنارگل و قادرکەرەمە و سنوورانە قۆڵی داوێ یعنی سنووری نەوجول و خورمات و مەبەسمە قۆڵی ناوجاف سنووری تیلەک و ئەو منتەقانەی ترە ئەمە هەمووی هێزەکانی چی یەکێتی چی شوعی ئەم هەموو پێشمەرگانە پێشتر یعنی با بڵێن وا دابەش کرا ئەمە بە ئەمانەتە لێم بەڵام حقیقت لە ڕووی معنەویەوە تأثیراتێکی زۆر زۆر سلبی کەوتە منتەقەکەوە چونکە تۆ قەراغێک بەو سەختیە بەو استراتیجیە یان سەرکردایەتێکی بەو استراتیجی گیرابی ئێگەرمێنەکان تەخت یعنی مقاومەتکردنی تیاسان نییە ئەمە بەڵام طبعاً مقاومەتێکی زۆر زۆر بێوێنە لە منتەقەکە ڕوویدا ئایا لە سنووری سەیجەژنی و ناوجاف لە سنووری بەتایبەتی هاوڕیان ئەوان بڵێم کە پێشمەرگەی مەیدانین هەردووکیان واوا بڵین بتاکید باش ئەزانن سەرەتای شەڕ لە سنووری گەرمیان لە 6/4 دەستی پێکرد 6/4 لە سنووری با بڵێن وارانی و لفتی ئاغا و چەوری و ئەم ساڵەی و ئەمانە هاوڕێ پێشە و زیاتری شارەزایە تەباخۆی خەڵکی منتقەیە 4 و 7/4 و 8/4 تا 9/4 ئێمە شکاین يعني طبعا باشا پرسیارێ مامۆستا عەلی پرسیارێک ئێوە کە بینیتان سەرگەڵ و ناوچەی شارباژێری سەخت و ئەو ناوچەیە واگیرا بەو هەموو ئیمکاناتە سەربازیەوە کە یەکێتی هەیبوو لەو کاتەیە لەو ناوچەیە وە بینیتان ناوچەی قەرەداغ ناوچەیە بژمارێکی زۆر پێشمەرگەی لێبوو وە سەختتر بوو لە گەرمیانە هەموو ئەوانە گرتدان یعنی ئێوە چاوەڕوانی چیتانە کرد مقاومەتان بۆ چی ئەکرد ئەتان وا بێتان نەکرێتوان توانی بەرگری بدەن و هەروەها ئایا ڕێنوێنیتان بۆ خەڵکە مەدەنیەکە چی بوو خەڵکی سڤیل ئەوانەی کە دۆستی ئێوە بوون کە ئێوە دوو حیزبی سەرەکی بوون کارە و خەڵکەشە دۆستی ئێوە بووە کە دۆستیەوە بۆ ئێوە ڕێنوێنیتان چی بوو بۆ ئەو خەڵکە خۆی حقیقت هاوڕێ عەلی یعنی جەنابەدە و پرسیارە زۆر بەجێیە طبعا لە کتابەکانی چی هەڤار کوێستانی چی دکتۆر فایق گوڵپی چی بەهادی نووری لەو کتابانە کۆمەڵێ ئەو پرسیارە وەڵامی دراوەتەوە کێشەکەی ئێمە لێ بوو بەڕاستی بۆ ئەم عەقڵەی ئێستا کە بیر ئەەکەیتەوە ئێمە ناحەقیمان کرد بەرامبەر بە خەڵکەکە یعنی خەڵکە ئێمە ڕێمان لێگرتن ئەمە سەراح ئێوە وەکو خۆتان وەکو حیزبی شوێ ڕێگەتان لە خەڵک گرت بەڵێ ئێمەش نەما یعنی خەڵک بڕۆشتە نەمانیێڵا بەڕاستی خەڵک بڕ ئەوەی ئەڕۆیشت لەو کاتا بە دزیەوە ئەڕۆیشت بۆ شار
بەڵام ئێمە حقیقت يعني بەو ڕقاومەت و رەبەرزیۆت يعني تعامل مانە کرد يعني بابلين او وەکو تازە شار بابلين 22 پێشمەرگەی یەکێتی و شوعی شەهید بوون بەو مقاومەتەوە شەهید بوون یان لە داوێ یان لە شوێنەکانی تر ئەمە يعني مقاومەت بوو بۆ منطقەکە و کۆتۆ ناچی قابلە بڵێ وڵای کاکە هێزی پێشمەرگە تەسلیمە بێتەوە شتیوان نەبووە بەڵام يعني عقلیەتی بەرەنگار بوونەوەی ئێمە عقلیەتێکی وا بوو کە نابێ خەڵک بچێتەوە بۆ شار بەڕاستی ئەگەر ئێمە یعنی تەبەنەمە پاساو نییە بۆ درڕندەی بەعس و درڕندەی جاش و خۆفرۆش و ئەمانە بەڵام ئێمە ئەمانتوانی بەلەتیە ئەحسن زەرەری کەمتر بکەین تۆ تەنانەت مانەوەی پێشمەرگەکانی یەکێتی و شوعیش لە مەنطقەکە لەو سەردەما هەر ڕووی علمیەوە بڕۆی لە ڕووی زانستیەوە بڕۆی تەبلیغاتێکی تیا نەبوو تۆ مەفەنسەب ئەو کاک شێرزاد باسی مەلا ئەحمەدی تری کرد دوو مەلا ئەحمەدی ئەوانەی کە کەوتنە جێر شاخەکەەوە هاوڕیانی ئێمە 34 پێشمەرگەمان شەهید بوو مانەوەی ئەو پێشمەرگانە یعنی لەگەر ڕێزمە ئێماینەوە لە پێناو چییە یعنی ئەمە کە بیری لێ ئەەکەیتەوە حەق نەبوو بەو شێوەیە بێت ئەمە عقلێتێکی استراتیژی و علمی و ئەکادمی لە پشتەوە نەبوو مەتەن کاکە مەفە حیزبی شوعی بەوە کاکەمە پێشمەرگەکە ماوەتەوە ئێمە هەلە منطقەکەمە ئێمانێتەوە لە پێناو چییە یعنی مەتەنەن یەکێتی ماوەتەوە لە پێناو چیا ماتۆ لە پێناو ئەوە کە تۆ بڵێ ماومەتەوە باشە مامۆستا عەلی پرسیارێک مامۆستا عەلی مامۆستا عەلی پرسیارێک ئەڵێن کادری سیاسی سەرکردە ئەوەیە کە دوور ئەڕوانێت یعنی ئێوە دووری 20 ساڵیشتان نەڕوانی بۆ ئێستێشەوە سەرکردایەتی کورد دوور ئەڕوانێت بۆ بە ئێستێشەوە بۆ ڕیفراندۆمێتی دوور بوو بۆ تۆ ئەمە مشکلەکەی ئێمە لەوایە کاکە خۆ ئێمە مەبەستمان ئەوەیە تۆ چیت کرد ئەم ئەنفالە يعني تو قد باساو ناديتو درندي بعث وشوفينيتي بعث وفاشيتي بعث ما مستعلي للرقة ما مستعلي عفوا للروي قانوني اوي صدام كردي جينوسايدا بەڵام کە تۆ ڕێگە لە خەڵکەگری تاوانی جەنگە لەبەرەوەی دەیکەیتە بەشێک بربەستی خۆت لە شەڕەکەیە خۆ ئەویش یاسانی و دەوڵەتی ڕێگە و شوێنی بۆ دیاری کردەوە شوێنی بۆی کردبێتەوە خۆ ئەویش شتێکی باش نییە لە ڕووی قانونی و دەوڵەتیەوە لە نێوان دوو کەوانە یعنی درع عەرەب بەڵێ دروع بەشەریە بەڵێ درعی بەشەری خەڵکان کرێتە درعی بەشەری لەوەی قانونیەوە منیسە پرسیار يعني منش بيت علم يعني منش بيت علم إما يعني من هو براي خوم لدل ما بو براكي خوم لا كمن خلق دي كم بيالين شي حميد بمفهومي كي أدوي بيالين بهرام بخل بنار قلم يعني تنانت براكي خوم بدزي منه رويستوا يعني كأنفال باوابري يعني كشكان لوايا أما القانون شوبري خو امسر كرداتي كردا يستأنفا شاردوا اماني شتاون بارن يعني عليك عليك اكاك من بشارموا طبعا مش يارمتي دزكم داوا يسسر كرداتي كرد نبس بري كردستاني عفوي دار كردو جاشو انفال شي كان يستشل لجر بالي اوان بخوشتيني جيان اجين واتا يستاكا قراسي بلي ابي سر كرداتي كردش داك قايد بكريت بو اوي كواب دالدي ام همو جاش و خۆفرۆشانی داوە خۆ یەکێکەوە کاک شێرزاد ئامادەوە هێم نەڕژ خۆی سەرتیبی 59 بوو هێم نەڕژ خۆی تاوانباری پێشمەرگەی شەهید کردووە ئەو ێستا بە لیواخانە نشینە تۆ مەثەلەن ئەمانە یعنی کێشەکە لەوە قوڵترە عقلیەتێک حقیقەت عقلیەتی چەکداری کاکە عەلیگان ئەمە بە عومقی بۆی تۆ من باسی ئەو کتابانم کرد ئەی ئەمە بۆ شەڕی ناو خۆمان کرد ئەگەر عەقڵمان بۆیە بۆ یەکتریمانە پشت ئەو شێرزادە کە پیاوێکی تێکۆشەرە لە کاتی شەڕی ناوخوالەوە تا من گردا وەکاکە عقلێتەکە وا بوو ئەوش ڕاوی منی ئەنا ئێمە باشە عقلێتێک وا بێتەوە تا ئیداری خەڵک بکڕێەوە بۆ یەخ قەسێکە ئێمە نەمانتوانی لە ڕووی نێودەوڵەتیشەوە بە ئێستەیشەوە سوود لە هەڵەبجە و کیمیاباران و ئەنفال وەربگری بە ئێستەیشەوە یادی ئەەکەینەوە و شیوەن و ڕۆڕۆیەکەکەین و دەست خۆشمان سادێمە وڵات کاک شێرزاد تایەکی چوار هێنامان تۆ لە چای گڵەزەردەن چیتان کردوایەوە گڵەزەردەن عەفو زەردە هەر بەڵێ ئەو شاخە لە پشتی چرچەقڵا و ئەوە وەیە دوایەوە ئێمە گەڕاینەوە گەرمیان چوینەوە بۆ سنووری تیپەکەی خۆمان تیپی 59 حەمرین
ئەو کاتە برادرانی هەڤاڵانی پارتیش بەهۆی ئەو ڕێکەوتنەی 86ەوە کە هەمان بوو بە ناوچەکە بوون لە مشکیبان بوو یان مشکیبان بوو وابزانم یان لە دێک لە دێکانی زەنگە نەبوو ئەگەر لەبیرم نەماوە ئەوی تریانم لەبیر بوو وەڵای ئێستا لەبیرم چوو کۆبوونەوەیەکمان کرد هێزەکانمان گەڕانەوە ئەو تیپانەی کە ڕۆشت بوون بۆ شەڕی ئەوێ دوای کۆتایی هاتن بە ئەنفالی یەک و ئینسیحابی سەرکردایەتی بۆ جێگەی تر و ئەوانە ئەوان گەڕانەوە لەوێ کۆبوونەوەیەکمان کرد پلان دانرا بۆ ئەوەی مقاومە بکەین بەڵام بە حقات تا دەهات پێشمەرگە ماندوو دەبوو تەقەمەنی وەک پێویست نەدەما خەڵکمان بەدەستۆ نەما چونکە خۆتە زانی شۆڕشی نوێ بە تایبەتی ئێمە هەموو ئەوانەی کە پێویستمان بوو بۆ جەنگ پێویستمان بوو بۆ ڕێبڕبوونەی دوژمن یانەوە بوو لە شەڕێکە لە دوژمنمان ئەگرت یانەوە بوو قاچاقچیەکان لە ناوچەکە با بڵێن ئەو خەڵکە خۆیان بۆیان هێناین و ئەمە ژینگەکەوا بوو واقعەکەوا بوو هاتی لێ پلانێکماندانە بەڵام ئیترە و برادرانە گەڕانەوە نەگەڕانەوە بۆ لای ئێمە چونکە تا دەهات هێزەکانی دوژمن زیاتر تەنگیان لێڵەچنین بە حقت مامۆستا عەلی بڕێک ئاماژەی دا من حەزەکەم لەسەرەوەش قسە بکەم ڕاستەکە فعلا ئێمە المهم باجاری ئەمە تەواو بکەم کە ئێمە ئیتر لەوێش وردە کەوتینە ئەوەی کە چۆن خۆمان بپارێزین و خەڵک ئیزندرا بەڕاستی دوای چی ینی با بڵێن دوای هەموو شتێک خەڵک ئیزندرا ئیتر خەڵکەوەی توانی دەرباز بوو ئەوەی نەیتوانی یعنی چۆن مامۆستا لێرە دوای چی ئیزندرا خۆت هینت کرد گومانێکتە بوو دوای چی هەروەکو مامۆستا عەلی وتی بەداخەوە ئێمە ئەوە ئەرکی ئێمە نەبوو وەکو جەنگاوەر وەکو پێشمەرگا ئەرکی ئەمە ئەوە بوو فەرمانی سەرکردایەتی جێبەجێ بکەین بەداخەوە سەرکردایەتی بیری باش نەبوو لە مەسلەی ڕوبەڕووبوونەوەی ئەنفال ئەو دوای ئەوەی کە بیریان چۆن بوو ئەوان بیرکردنەوەیان چۆن بوو وەڵاهی بە سەراحەت بە قسە بکەین بیرکردنەوەیان دیارە لە ئاستی پێویستی ئەو ڕوبەڕووبوونەوە نەبوو هەر ئەمەش هۆکار بوو بۆ ئەو زیانە گەورەیەی کە لێمان کەوت من ناتوانم بڵێم فڵان و فیسار و ئەمانە هەموو سەرکردایەتی کورد من ئەڵێم بەداخەوە نەیانتوانی هەر وەکو لە ڕابردووە نەیانتوانی بوو یەک بن و پێکەوە پلانی با بڵێن نیشتیمانی نەتەوەیی ئێوە وەکو مەڵبەندەکەی خۆتان کاک شێرزاد وەکو مەڵبەندی خۆتان مەڵبەندێک لەو کاتیا باڵادەست بوو مەڵبەند مووقفی چی بوو بەرپرسی مەڵبەند مووقفی مەڵبەند بە پێی ئیمکان تاتوانی مەقاومەتی کرد بەڵام دوای ئەوەی کە هێزەکان نابەرامبەر وەکو عەرزمکردن پاشەکشەیان کرد و ئەو کاتەی ئێمە لە شاخی زەردەبووین مەڵبەند پاشەکشەی کردبوو هاتووە قوڵایی گەرمیانەوە و ئەو هێزانەی لەوێ مابوون کاک جەمیل هەورانی و تیپی حەبدەوەوانە ئەوانش پاشەکشەیان کرد و وەکو عەرزم کردی ترێمەش چارمان نەما لە ملەی 4 ملانەوە لە دوای لای شێختەویل و ئەوانەوە هێزەکانی دوژمن سوپای دوژمن دەبابەکانی هات نەخوارەوە لاشانیان گرتین مەڵبەند ئەمە مووقفی مەڵبەند بوو مەڵبەندیش هەر وەکو مەڵبەندی با بڵێن پێشمەرگە و فەرماندەی سنووری مەڵبەندەکە بۆ فەرماندەی پێشمەرگە بۆ سنوورەکە بەڕاستی ئەوانیش تاتوانیان مقاومەیان کرد بەڵام ئەوەی کە مێنێتەوە من مەبەستمە مەڵبەندەکەش هەر پابەند بووم بە بڕیاری سەرکردایەتیەوە وەکو عەرزم کردی سەرکردایەتیش من مەبەستم تەنها سەرکردایەتی یەکێتی نییە بەداخەوە ئەو حیزبانەی کە ئەو کاتە سەرکردایەتی شۆڕشیان دەکرد لە دەرەوە حیزبی شوعی بووە سۆسیالیست بووە یەکێتی بووە پارتی بووە ئەمانە بەداخەوە هەمویان بەهۆی ناکۆکیەکانی خۆیانەوە بەداخەوە هەتا ئێستا ژێمە کێشەمان کێشەی ئەو ناکۆکیانەیە نەیانتوانی بەڕاستی بیرنەوە بکەنەوە پلانی شەڕەکە پلانی ڕوبەڕووبوونەکە بگۆڕن کاک شێرزاد ئێوە تەوجیهاتان بۆ خەڵک چی بوو ئەتانەگوت بڕۆن ئەتانەگوت بمێننەوە مەڕۆن چکە زۆر جار لە نووسین و چاوپێکەوتن شتی وایە تەنانەت لە ئاستی بەرپرسیارەتی گەورەشدا بۆ نمونە کە قادری حاجی عەلیادی بەخێر بێت ئەڵێ حەقی خۆتانە لێکۆڵینەوە لە مەڵبەند یەک بکرێت کەوا لەو کاتەیە کێ ڕێگری کردووە لە خەڵکی ئەنفال ئەبێ دادگایی بکرێت ئەمە نەس قسەی کاک قادری حاجی عەلی بووە
ئێوە تەوجیهاتان چی بوو ئەو خەڵکە چۆن ڕێنێنی خەڵکی سڤیلتانە کرد چۆن چیتان پیانە بوو لە کاتێکا دوو مەڵبند لە دوو ناوچەی سەخدۆک مامۆستاعەلی وتی گرتراوە نەتوانراوە مقاومە بکرێت لەو گەرمیانە ڕوتەنیە ئێوە بەتەمای چی بوون؟ مامۆستا عەلی ئاماژەی بەشتی باش کرد منیش تاکید لەسەر قسەکانیەوە کەمەوە بەڕاستی هەر هێزێک لە دنیا شکستی هێنا شکا نابەرامبەر بوو نەیتوانی بەردەوام بێ لە ڕوبەڕووبوونەوە بە تاکید شیرازەی پەیوەندیەکان تێکەچێت من ئەزانم کە ڕێگری کراوە لە خەڵک بەڵام هەروەکو مامۆستا عەلی وتی پێشتر ئێمە لە خوارەوە پێشمەرگا وەکو پێشمەرگا بیرمان لەوە ناکردەوە پاشەکشە بکەین بیرمان لەوە کردەوە شەڕ بکەین بیرمان لەوە کردەوە شەهید بین بیرمان لەو شتان ناکردەوە بەداخەوە بەڵام سەرکردایەتی ئێمە تەوجیهێکی مرکزی نەبوو بۆ ئەوەی کەوا ئێمە لە کاتی پێویستە ڕێگە بدەین بە خەڵک کە دەرباز ببێ وە خۆشمان بە شێوەیەکی ڕێکوپێک پاشەکشە بکەین هەر بڕیارێ لەم هەر فەرمانێک لەم بارەوە دەرچوو بێت بە تاکید دوای شکست دەرچووە دوای شکان دەرچووە جا تۆ کە شکایت حتمما ئەو بڕیارانەش دەرەچێ ئەو بڕیارانە وەکو پێویست لە ئاستی پێویستان نییە بۆ پاراستنی خەڵک یا بۆ پاشەکشەیەکی منەظەم و ڕێکوپێک و سەربازیانە وام ئەبینین لە کاتێکە ئێمە دەشکاین لە کاتێکە ئێمە توانای مقاومەتمان نەئەما و لە کاتێکا پێشمەرگە هەمووی هیلاک و ماندوو بریندار و شەهید و ئەوانە ئیتر ئەو خەڵکە وای لێ هاتبوو یعنی بوو بۆ شتێکی مجازی ینی بوو بۆ شتێکی ئشتیادی من وەکو فەرماندەیە لە ناوچەکەی خۆمە بیرمە کردەوە کە ئێمە مقاومەتمان پێ ناکرێت ڕێگریم لە خەڵک نەیەکرد بەڵام خەڵکی تر هەبوو فەرماندەیەکی تر هەبوو بیری وان ناکردەوە وەکو مامۆستا عەلی وتی وە بەتەمای مقاومەت بووین بەتەمای مانەوە بووین بەتەمای پاراستنی خەڵک بووین حەزیشمان ناکرێت خەڵک بڕوات تەسلیم بێتەوە چونکە ئێمە باشترین لە خەڵک باشتر ڕژێمەکەمان ئەناسی ڕێگەرێک کرد لە خەڵک بەڵام بەگشتی من ئەمە ناگەڕێنمەوە بۆ کەم و کورتی پێشمەرگە کەم و کورتی فەرماندەکان کەم و کورتی کادرەکان من ئەمە هەموو گەڕێنمەوە بۆ ئەوەی سەرکردایەتێکمان نەبوو بتوانێ هەڵسەنگاندنی هەبێ و بتوانێ بەراورد بکە و بتوانێ بە سەلیقەیەکی باش و کار لەسەرەوە بکات دوای شکستی سەرکردایەتی دوای پاشەکشەی سەرکردایەتی دوای ئەو هەموو شەڕە و ئەو هەموو شەهیدا یعنی وایە بیریان لەوە بکرێتەوە پێشوەخت پێشەوەی ئێمە تەوجیه بکرێن بۆی مقاومە بکەین بۆی شەڕ بکەین بەڵام پشتیشمان گیراوە بەداخەوە ئەوە نەبوو ئەوەش حزبێک بەتەنیا تاوانبار نییە هەرچەند بەداخەوە کۆ لە پێشە ئاماژەم پێکرد ناکۆکیەکان وای کردبوو ڕەنگە ئێمە بۆ نمونە یەکێتی و حزبی شوعی تاوەکو ئەنفالیش بەڕاستی ئەگەر لە هەر شوێنێکە یەکمان ببینێ ڕوبەڕوو یەکتریە بینەوە ئەمانە هەمووی تاوانە بۆ من ئەمانە هەموو ناڵێم تاوان بەڵام ئەڵێم لامۆلایی سەرکردایەتی شۆڕشە کە ئەڵێم سەرکردایەتی شۆڕش بریتی نییە لە تەنها یەکێکی نیشتیمانی کوردستان یا حیزبی کوردستان یا خود هاوڕێ کار شێزاد ئێوە لەو منطقەی باڵادەست بوون حاکمتانە بوو محکەمەی خەڵکیە کرد خۆ ئێوە ئەگەرێکی ئیشێکی بکردایە جەماوەر ڕێگەتان ناداما مامۆستا عەلی زەنگەنە بچێت کەسێکی سڤیل بگرێت لەسەرەوەی شەڕی کردووە خۆتان حاکم بوون خۆتان یارمەتیان لە خەڵکۆ کردەوە خۆتان بەڵام ئێوە لەو یعنی بەرپرسیارەتی پاراستنی ژیانی خەڵکیش خۆ لە ئەستۆی ئێوە بووە ئێوە تەوجیهتان چی بوو بۆ خەڵکە ئایا ڕێگریتان کرد بە مامۆستا عەلی گوتی ئێمە کردووانە ئێوەش بەتاکید نەک مامۆستا عەلی نەیەتوانی بێ محکەمەی خەڵکە بەڵکو ئێمە بەدوای مامۆستا عەلی شاگەڕین دەکەواتەوە ئەو لەو منطقەی ئێوە بەرپرسن ئێوە لەو منطقەی ئێوە بەتاکید سێزی سەرەکی ئێمە بووین من وەکو یەکێتیەک و لا یەزال یەکێتی بوونی خۆم ئەسەلمێنم هەرچی کراوە مەسەلەن هەرچی کراوە لەبەرەوەی ئێمە هێزی باڵادەست بووین ئەگەر تاوان دابەش بکرێ ئەگەر بەڵگەکان بهێنرێتەکایەوە ئێمە تاوانباری یەکەم بووین و کەم و کورتیەکان لە ئێمەوە بۆ هێزی سەرەکی برادرانی
هاوڕێیانی حیزبی شوعیە هەر حیزبێکی تداوچەکە بەوەکو مامۆستا عەلی وتی تاکە لایەن کە بوو بێ هاوڕێیانی حیزبی شوعی بۆ بەڵام ئەوان حاکم نەبوو لە ناوچەکانەوە و هێزەشیان نەبووە و لە حتا ئەنفالیش ئێمە بە دوای یەکتریا گەڕاوین ڕوبەڕووی یەکتری بووانە شەڕ یەکتریمانەکرد من با نمونەیە کردووە بێنمەوە لە من سەرۆکی لقی گەرمیانی کۆمەڵی پێشمەرگەدێنەکانی کوردستانم کە بریتە لە پێشمەرگەکانی حیزبی شوعی و یەکێتی و سۆسیالیست و زەحمەت کێشان و ئەمانە تەنها بەداخەوە پێشمەرگەی ئەیلولمانتیانە بەڵام ئێمە لای خۆمانەوە پێشمەرگانی ئەیلول بە ئەندام وەرەگرینەوانەی کە ئێستا هیچ نین یان لە حیزبێکی ترن بەڵام لە شۆرشی ئەیلول پێشمەرگە بوون بە پێی پێڕەوە زۆر جار لە بۆنەکانە باسی ئەمەم کردووە بە نمونە ئەڵێ قسە دیە قسە دەتێنێت وتومە پێشمەرگەی حیزبی شوعی لە بەرامبەر پێشمەرگەکانی یەکێتی ئەمە بەبەستمە و دەسەڵاتەی ئێمەیە لە بەرامبەر پێشمەرگانی یەکێتی حەقە ساڵێکیان بە 2 ساڵ وەخساپێ چونکە ئەوان هەم مقاومەتی ئێمەیان کردووە یا خۆیان لەبەر ئێمە داواتە پەنا و پەسێر ڕێگەیان نەبووە وەکو ئێمە بێن لەگەڵ ئێمە چالاکی لە بەرامبەر دوژمنە سەرێکەکەمان بکەین هەم بیریشان لەوە کردووە چۆن چالاکی بکەن لە بەرامبەر ئەو بەحسەیکەوە هەموو کورد بە یەک چاو تەماشاکە یعنی بەڕێ بە تاکید ئێمە باڵا دەست بووین ئێمە هێز بووین و ئێمە لە هەندێک ناوچار ڕێگەمان لە خەڵک گرت بەڵام وەکو مامۆستا عەلی وتی ناتوانم پەنجەی تاوان بۆ فەرماندەیە کە ڕێگەی لە خەڵک گرتووەتی مەڕۆ ترسی ئەوەی بووە باوەڕی بە سەرکردایەتەکەی خۆی بووە باوەڕی بە مقاومەت بووە ترسی ئەوەی بووە بڕوا بیگرن ئەنفالی بکەن بیکوژن تاوانەکە هەمووی ئەگەڕێتەوە بۆ سەرەوە لەسەرەوە پلان نەبوو لەسەرەوە فکرێکی وان نەبوو پلانێکی وان نەبوو بیر لەوە بکاتەوە کە ئەم شەڕان نابەرامبەرە ئەتوانین پاشەکشەیەکی منەظەم بکەین پێش ئەوەی کە بشکەین پێش ئەوەی کە ببێتە هەرکەس بۆ خۆی وەختێکە من وتیانە پاشەکشە بکەن وەکو مامۆستا عەلیش ئاماژەی پێکرد جێبێکم هەبوو جێبێکم کاتی خۆی لە شەڕی با بڵێنەوەی جاشەکانی ئەوەی برایم کێ پێڵێن حاجی برایم چەرمەگایە ئەو دیەکەی ئەوان جێبێکم گرتە بوو سەر و ئەمانم لادا بوو بەیانی هەڵە سام سێرەکەم پرە لە تاقم و تفەنگ وەرە تۆ سیر ئەم هەڵوێستە بکە پێشمەرگەیە ڕواگەڕێتەوە تاقم تفەنگەکەی دانا یعنی ئەمەستە لێ شێوان بوو ینی بەڕاستی پاشەکشەکە ئەو پاشەکشەیە نەبوو چونکە پێشتر پیلانی بۆ دانە نابوو ئاخر خۆ پاشەکشەی جۆرێکە لە شەڕکردن جۆرێکە لە کەمکردنەوەی زیان چۆن تۆ بیر لەوەکەیتەوە شوێنی شەڕ هەڵە بژێری کاتی شەڕ هەڵە بژێری بۆ ئەوەی کەمترین زیان بدەیوە گەورەتی سەرکەوتن بەدەستبێنی هەروەها پاشەکشەیش بۆ ئەوەیە کە بۆ ئەوەی کەوا تۆ شەڕەکەت کردووە بەڵام ئێستا گەیشتە کەوتیتە حاڵەتێکی نابەرامبەر پاشەکشەیەکی منەظەم بکەیت کەمترین پێشمەرگە دەسەدەی و هەروەها ئێمە وایش بوو ئەگەر پێت و لە کاتی خۆیان پێشەوەی تێبشکەین من بە باوەڕی خۆم وایە لەوانەیە هەڵەش بم پێشەوەی تێبشکەین ئەگەر ئێمە ئاراستەیەکی وا بکراینایە پاشەکشەیەکی منەظەممان بکرایە و ڕێگامان بۆ خەڵک بکرایەتەوە بە دڵنیاییەوە باوەڕی تەواوم بەوە هەیە خەڵک ناچار نەبوایە لە شوێنێکی وەکو ملە سوورە و ئەو ناوەی گەرمیان کۆ ببێتەوە و حکوومەت بێ بە ئارەزوی خۆی وەکو دیلی جەنگ ئەژماریان بکات بە تاکید ئەو خەڵکە خۆی بکرایە بە ناو شارەکانە ئێمە کەمترین خەڵکمان ڕوبەڕووی ئەنفال و بەو شێوەیە تیاچوونم دەستخۆش هاوڕێ شێرزاد هاوڕێ پێشڕە و تۆ ئەو کاتە پێشمەرگە بووی ئێستا سەرۆکی کۆمەڵی قوربانیانی ئەنفالیت ناوەکەیم لەوانەیە تەواو نەگوتوێت ئەوە داوای لێبوردنەکەم تو شایدی چیە دەی لەو کاتەیە ئەم حیزبانە چۆن هەڵوێستیان نەبوو لەسەر ئەم خەڵک ئەم جەماوەرە کە بە دوای ئینێک ئاگەڕان بنچکێک ئاگەڕان خۆیانی پێ هەڵبواسن هەڵوێستیان چی بوو وەکو شاید حاڵێک ئەمەوە نەکوەکو حیزبێک لەو کاتەیە چۆن تەعاملی حیزبەکان چۆن بوو لەگەڵ ئەو خەڵکەیە لەگەڵ ئەو جەماوەرەیە کە دوایی دەیان هەزاری لەو گەرمیانەیە ئەنفال کرا ئەکید ئەوەی کە مامۆستا عەلی و کاک شێرزاد باسییان کرد قۆناغێکی بەڕاستی زۆر پڕ لە مەترسی بوو قۆناغی 1 و 2 ئەنفال جێبەجێ کرا بوو حکومەتی بەعەز کاتێک ئەم دوو قۆناغی جێبەجێ کرد چوو لە سنوورەکانی ئێران و دەستی پێ کرد کە هەموو سنوورەکانی داخست ئەوەی کە عەقڵی ئێستاوە بڕوانیتە ئەو کاتە
ڕێگە کۆمەڵێک هەڵە و کەم و کوڕی ئەبینی بەڵام بۆ ئەو سەردەما کە قیادەی سیاسی کوردستان با بڵین لە سنووری گەرمیان کە زۆری هاتبووە گەرمیانەوە وا تعبیر ئەکرێ بە بڕوای من وای بینم بۆ نمونە ئەو بەرگریکردنە ئەگەر هەش بوو بێ مەبەستەکە لە دڵسۆزی بووە بۆ ئەوەی خەڵک نەڕاتەوە تەسلیمی بەعز بێ و بەعز چووکە قەراری بەعز کاتێک کە بریار لەسەر ئەنفال دراوە بە پێی بریارەکانی دادگای باڵای تاوانەکانی عێراق لە ساڵی 1970 بریار لەسەر ئیندراوە چۆڵکردنی کوردستان دراوە و ئەو قەرارە لەلایەنی بەعسەوە دەبێ وا تعبیر بکرێ بەڕاست ئێستا دەبێ وا تعبیری لێ بکەین واتە بەعس تۆ بەرگریت کردی بێ بەرگری نەکردی بێ لە خەڵکە بڕوات یانە ڕوات ئەو قەراری خۆی داوە کە دەبێت کوردستان چۆڵکە و خەڵکەکەی زیندە بەچاڵ بکات ئەمە قەراری باسە لێرە هاوڕێ پێشرەبوو لێرە ڕێگەر لێگرم بەعس ڕاستە قەراری داوە بڕیاری 4008 دەرکردووە کە خەڵک لە ناوچەیەکە محاسرە بکات ئەوەی لەو ناوچەیە بەشداری ئیحسایی 7 ئۆکتۆبەر 1970 نەکرد بێت بە هاوڵاتیش ئەیسرەتەوە ئامادەیەکا بۆ جینۆسایت وایە ئەوە کەسمان نکۆڵیمان لە تاوانباری بەعس نییە بەعس جینۆسایت هاوڕێ عەلی سیرکە جیاوازی هەیە لەوەی هێزی پێشمەرگە مەبەستی بێ خەڵک نەڕاتەوە بۆ نمونە بۆی ئەنفال بکرێ ئەمە هەڵەیە مەبەست لەوە هەندێ جار مەسەل هەندێ سەرکردە کە نەیهێڵاوە خەڵک بڕوە مەبەست هاوڕێ پێشڕۆجان بەڵام با من شتێکت پێ هاوڕێژیان بەشێکی زۆر لە سەرکردایەتی کورد قانون سیاسی تەواو کردووە ئاگای لە پرۆگرامە جیهانیەکان و اتفاقی جنێفە بووە ئەی خۆتۆ ڕێگەگرتن لە خەڵک هەروە ئاسان نییە وەکو مامۆستاوتی کردنی بە درع بۆ ئەوەی خۆت شت حتا بۆ ئاگاداری بۆ ئاگایت شەڕی ناوگوند بەشێکە لە تاوان لەبەر تۆ جەماوەت بەکارێنەوە هاوڕێ عەلی حاڵەتەکە وانە بوو خەڵک بکرێتە درع تەوسیەی خەڵک کراوە لە هەندێک شوێن ئێمە من کە لە هێزی حیزبی شوعی بووم ئەو سەردەمە ئێمە بە هیچ شێوەیەک ڕێگریمان نەکردووە ئەوەی مامۆستا عەلی ئەڵێ بەڕاستی تێناگەم یعنی ئەگەر ئەو وەکو ئەو کاتە ئامر بە تالوێنی حیزب بووە لەکوێ ڕێگیری کراوە بەڵام قسەیە کراوە بەرپرسێک و کاک شێرزاد وتی بەرپرسێک لە لای خۆیەوە بە دڵسۆزی ئەم بابەتی لەگەڵ خەڵکا کردووە هێنی نەکردووە دەبێت خەڵک بمێنێتەوە وەکو درع تەعاملێکە یعنی ئەمانە بابەتێکن بە بڕوای من کە بەنیەتی درع نییە بەڵام ئیشەکە وای لێ ئۆتۆماتیکیە بێتە درع بەڵام خۆی بەنیەتی خەڵکە گل نەدراوە قاڵبی دڵسۆزیە بووە بۆ ئەوەی پێشمەرگە بەو ئەقلیەتەی ئەو سەردەما چونکە کاتی خۆی بەعس هەرچەندێ پەلاماری ناوچەکانی لە زۆر شوێنەوە پێشمەرگە بەڕووی ئەبوو جێشی بەعس ئەشکا پێشمەرگە هەر لەو منتەڵەقەوە بیری لە قەزیەکە کردووەتەوە توێتی ئەم پەلامارانەی حکومەتیش هەروایە ئەشکێت و ئەگەڕێتەوە لەم عەقلیەتەوە بووە ئەم عەقلیەتە بۆ ئەو سەردەما لە معنەوێتێکی زۆر قوڵەوە هاتووە لەلایەنی پێشمەرگەوە بەڵام ئەگەر لە عەقلیەتی ئێستاوە بڕوانیتە بابەتەکە فعلا ئەو عەقلیەتێکی مەودا کورد بووە ئێستا وا دێتە پێشا و مەودا کورد بووە مەودا درێژ نەبووە کە تاکتیکێکی سەربازی باش بۆ ئەو قۆناغانە مەسەل پرسیارێک تۆکو سەرۆکی کۆمەڵەی قوربانیانی ئەنفال یعنی ڕێکخراوەکەیەوە شەرعیترین ڕێکخراوە دیفاع لە ئەنفالەکات لە چاو هەموو ڕێکخراوە هەموو کۆمەڵەیەکی تر ئێوە نوێنەری ئەنفالن ئێستا حەقی نییە ئەو سەرکردایەتیە کە مەودای کورد بووە تێڕوانینی کورد بووە داوای لێبردن لە کەسکاری قوربانیان کابرێ ئێمە نەمانزانی ئێمە بیرکردنەوەمان تەسک بوو ئێمە نەمانزانی کە ئەو های لێ دێت ئێمە بە ئەسمان نەناسی بوو ئێمە بە ئەسمان بە تەواوەتی وەکو خۆی نەناسی بوو داوای لێبردنتان لێکەین و احتیمام زیاتر بدا بە کەسکاری قوربانیان و سوکایەتیان پێ نەکات تەنانەت ئێستا ئیشەکە وای لێ هاتووە خەریکە کۆنەجاش فستیڤالی ساڵانە وەکو خۆت فلیمەکەت بینی بە تەمان فستیڤالی ساڵانە بۆ کۆنە تاوانبارێکی ئەنفال ڕێک بخرێت
یعنی ئیشەکە والات و ئێستا یادی ئەنفال ناکرێت و یادی جاشەکان نەکرێتەوە لە کوردستانە ئێستا خەریکە یادی ئەنفال نەکرێتەوە ئەو یادەی ئێوە لە گەرمانەکەنەوە بە قەدەر مستەشارێ خەڵ نایە لێ کۆ نابێتەوە ئەمە چییە هاوڕێ پێشڕەوە چۆن لێ تێگەیت ڕاست ئەکی سەرکردایەتی سیاسی کورد بەڕاستی بەرپرسیاری مێژووی لەسەر ئەم بابەتە هەڵەگرێ ئەوەندەی ئێمە لە کۆمەڵی داکۆکی کارمان لەسەر ئەم بابەتانە کردووە هەموو ئەم بابەتانەمان بە زۆر بە شێوەیەکی ڕاست و ڕەوان بۆ سەرکردایەتی برادرانی یەکێتی بۆ سەرکردایەتی برادرانی پارتی بۆ حکوومەت بۆ پەرلەمان بۆ ئەنجومەنی وەزیران بۆ هەموو دام و دەستگاکان حتا لە عێراقش ئێمە لە پەرلەمانی عێراق و لە پەرلەمانی لە سەرۆکایەتی کۆمار زۆر بە تەفاسیل بە خاڵ بە ئەدلە و بەڵگەوە هەموو داواکانمان خستووەتە پێش دەست بەڵام ئەوەی کە نەیکردووە سەرکردایەتی سیاسی کورد بەڵێ فعلەن بەڕاستی بۆ تا ئەم قۆناغی ئێستاشی لەگەڵ هابێ سەرکردایەتی سیاسی کورد ئەگەر بەم ئاراستیا بڕوە یعنی هاوتای حزبی بەعس ئەبێتەوە کە بەعس ئەنفالی کردین بەڵام سەرکردایەتی سیاسی کورد تا ئێستاکە ئامادە نییە ئەو تاوانە کە دادگای باڵای تاوانەکان بە بریار بە یاسا سەلماندوێتی کە تاوانی ئەنفال جینۆسایدە نە حکومەتی هەرێمی کوردستان و نە حکومەتی عێراق ئامادە نین ئەم یاسایە جێبەجێکەن باشە تۆ وەرە بهێنە پێش چاوی خۆت دەسەڵاتێکی کوردی لەسەر خوێن و ئەسکوپروسکی شەهید و ئەلکراوەکان هات بێتە بەرهەم ئێستا ئامادێ یاسا جێبەجێکە شەرعیەتی ئەم دەسەڵات و ئەم حکوومەتە لەکوێیە ئێمە وەکو کە سوکارێن فال و من وەکو پێشمەرگەیەکی دێرینیش بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو حیزبانی ئێستا دەسەڵاتیان بەدەستدا بەرپرسیاری یەکەمن لەو ناعەدالەتی و لەو وەزعە تاڵەی کە بەسەر کە سوکاری ئەنفال و ژیان و گوزەرانی خەڵکە تێپەڕێ و ئەوەی بەڕێزت دوتت فعلەن ئێستا ئەوەتانێ بە پێش چاوی هەموو کە سوکاری ئەنفال و هەرگە دێرینەکانەوە برادرانی یەکێتی سەرکردایەتی یەکێتی سەرکردایەتی پارتی هەموو مستەشارەکان دەچنە لایەن بە تەلەڤیزیۆن نیشانی خەڵکیانەدەن فستیڤاڵی عەشیرەت و ئەماناکەن هەموو ئەو تۆمەتبارانە کە دادگای باڵای تاوانەکان داوایانی کردووە بڕیاری گرتنیان لە هەموو دام و دەستگاکانی حکوومەتە هەیە لە دادگا هەیە لە پۆلیسی هەرێمە هەیە لە شان بەشانی سکردەکان لە فستیڤاڵەکانە دائەنیشن ئەمە بەڕاستی وای کردووە کە هەموو کە سوکاری ئەنفال کراوەکان بە چاوێکی زۆر قێزەونەوە سەیری ئەم دەسەڵاتە کوردی بکەن کە لەسەر خوێن و ئێسک و پرووسکی شەهیدەکانی ئێمە هاتۆتە بەرهەم دەگەڕێمەوە سەر ئەوەی کە لەقی سێ ئەنفال مامۆستا عەلی ئاماژەی کرد کە شەشی مانگ دەستی پێکرد ئێمە بە حکمی ئەوەی لە سنووری داوێ لە بەرەی سنووری داوێ بووین حوتی مانگ پەلاماری یەکەمی کۆناغی سێی تاوانی ئەنفال دەستی پێکرد ئەوش لە ناحیەی نەوجولۆ ئێوارەکەی دەستی پێکرد و هەر لەو سەردەمە بەڕاستی ڕێکخراوی حزب لە هەموو مزگەوتەکانە چۆنێتی خۆپاراستنی کیمیاوی بڵاو کردووە بەنامم ئەوەی کە لەبیرم بێ شەهید ئەبوڤیان بە نووسراوی دەستی لە هەموو مزگەوتەکانە داواکاری ڕێنمایی خەڵکی کردبوو کە چۆن خۆیان لە کیمیاوی بپارێزن بە حکمی ئەوەی کیمیاوی درابوو لە سەیسیۆنان تاوانی هەڵەبجە ئەنجام دابوو بۆیە ئەو ڕێنمایانە درا بۆ خەڵکە نیەتی خۆپارێزی لە کیمیایی و چۆنێتی خۆپارێزی لەو پەلامار و ئەوانە بدەن من بۆ خۆم ببوورن برام یاسینی برام بە سدفە ئێشتا پەلامارەکە دەستی پێ نەکردبوو لە ناوچەی داوێ جێش هات بۆ دێهاتەکان من چوومە کۆڵە پشتێک لە ماڵ بوو بیهێنم بە یاسینی برام چکەمە تەوجیهی حزب بوو داوام لێ کردوتم ئەوانەی کە خاوەن خێزانن بڕۆنەوە لای مستەشارێک خۆتان بێنە لا ئەوانەی گەنجن بێن لەگەڵ ئێمە باشتەپەی ببوون لە ئاوای نامیق و لە ئاوای شچان لە شەڕان بێنە لای ئەوان خۆیان دابوو لا دەیان چۆڵ کردبوو بەس ئەو مابووە براکە مابووە مەبەستم لەوەیە یعنی تەوجیهاتی حزب فکریکردن نەبوو لە
کەس و کاری ئەنفال و خەڵکە نەڕۆ بۆ ژێر دەسەڵاتی ڕژێم بەڵکو ئێمە کەزانیمان ئەو دوو قۆناغە کراوە تەوجیهاتی ئەومانەدا هەر چۆنێک بێ خەڵک بتوانێت خۆی بواتە لا خۆی بپارێزێ لە ئەو وەیشومەی شەڕە چونکە هەڵمەتی قۆناغی سێ ئەنفال لە هەموو هەڵمەتەکان چرتر و پرتر و بەتاوانتر بوو بەڕاستی بۆ یەک یادی ڕۆژی چواردەی چوار کە پاشتر حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمان وەکو تاوانی ئەنفال ئەژماری کرد لەسەر ئەساسی ئەوەی کە قۆناغی سێ ئەنفال زۆرترین خەڵکی لێ ئەنفال کراوە. مامۆستا عەلی ئێوە لە ناوچەی گەرمیان بوون و دوایی هاتن بۆ ناوچەی شوانەوە منطقێ بەڵام زەربەی زۆر کاریگەرتان لەو کاتەیە خوارد وەکو خۆت گوتە 34 پێشمەرگەتان بە اختیفایشتەوە کە تۆ خۆت لەو کاتەیە فەرماندەی ئەوانە بوویت بەشێکی زۆریان بوویت وە چێت لەو کاتەیە لێرە و لەوێ ژمارەیەکی زۆر پێشمەرگەتان شەهید بوون تەنانەت بەدەستی هەنێ پێشمەرگەی لایەنەکانی تریش یعنی بۆچی واتان کرد بۆچی نەتانتوانی هێزەکانی خۆتان پارێزن نەک هێزی خەڵک بۆ نەتانتوانی هێزەکانی خۆتان بە باشی بپارێز جۆر لێم و مامۆستا کاک عەلیگیان و کاک شێرزاد و هاوڕێ پێشرۆ بەڵێ نازانم گوت کە کاک عەلیگیان و کاک شێرزاد و کاک پێشرۆ ئەمە نیقاشێکی بەڕاستی بەرنامەی من وتم بەرنامەیەکی وا ناکرێت ئەمە ئێمە وەکو با بڵێن شتێکی لەوە تا سەطحی بتوانین لەم چەند سەعاتە قسە بکەین ئەمە تەحمل کەس هیچ حیز و هیچ سەرکردەیەک بە لەو وەزعەت درست بووە ئەمە هیچ کەسێک نەڵێ ئەم حیزبەوە لە گەورە لە یەکێتی لە پارتی زۆرتر کەمتر لە حسکچی ئەمە بەشێکە لە شۆڕشی کورد کە تێهەڵکێشی شەڕی ئێران عێراق بوو کاکە پاسدار هاتە کفری برادەران پاسدار هات دای لە نەوتی کەرکووک ئەمەم قەت تەبریر هیوادارم کەس لەم تاوانی بەعس با من ئەیهێنم و بۆ تەبیعەتی شۆڕشەکە شۆڕش ئەمە شۆڕش نییە کاکە ئەگەر ئەمە شۆڕش بێ ئەمە داهات ئەوە 30 ساڵەوە حاڵەتی مثلا نمونە ئەگەر شۆڕشی شاخوە بۆ 30 ساڵ ئیدارەی دەسڵاتی کوردی تا ئێستاکە کارەباکەی بە و ئاوەکەی بە مزەخەیان مەبەستم تۆ بووی بەشێک لە پاسدار کە پاسدار بگاتە کفری پاسدار بگاتە سنووری خورمات و کەرکووک یەکاکە بەعس خۆی بەعس شۆ پێ نییە ئەمە بەڵگەیەکی نەویستە کە باوا بڵێن مۆزوعەکەیە بەشی دەسەر ئەوەی یعنی مەبەستم سەرانی باسی ئەوە کەن سەرانی پێشمەرگە و چی سەرانی پێشمەرگە ئێستاکە خۆیان ئەوانە داش و بابا بڵێن خائین بوون و خۆفرۆش بوون هەمویان هەوەی پێشمەرگەی دێری لە گیرفانیانەیە براگیان هەمویان یعنی ئێسمەتەنن هاوڕێ باقی شوعی لە کۆمەڵی پێشمەرگە دێرینەکانە باوا بڵێن لە زیندانی سیاسیەکانێک ئەندامە یە بۆ قبوڵەکە لە ناو پێشمەرگەی دێرینا بێت کە جاشی هەوێش مەرگاتی هەیە بۆیە یعنی ئەمە کەس هەر یەکێک بۆ خۆی پاساوەکە هێنێتەوە ئەم مەوزوع بەڕاستی مشکلەکە ئەوەیە ویلایەتی لە حیزبایەتی و کێشەیەکی گەورەی دروست کردووە لە وڵاتی ئێمە کوێرەوەری لە حیزبایەتی مشکلە هەر حیزبکە هەر یەکی بیما لەدەی فەریحون شتێکی وایە هەر حیزبێک بۆ خۆی باش قسەکە کەس پەنجەی تاوان بۆ حزبی خۆێژ نەکە ئێسمەتە من ئەندامی سەرکردایەتی حیزبی شوعی بوومە تا 2009 معقول نییە تا 2009 بڵێم وڵای کاکە من یەکێک مەلائیکەکان من شێکێکم لە شەیتانەکان ئەگەر دادگای بکرێ مەبەستم مشکلەکە لەوایە مثلەن لەوە تا سۆشیالیست بڵێ وڵا کاکە من حیزبێکی بچووک بووینە شوعی بڵێ حیزبێ بچووک بێ نەخێت هەمومان دەستمان لەم مەوزوعە هەیە یان بە زۆر بە تەبیعەتی ئەو کات و ئەو ساتە و خوێندنەوەی ئەو ساتە بەڕاستی شتێکی ئێمە ئەم شۆڕشەی ئێمە شۆڕشێکی یعنی شۆڕشێکی ئەمی شۆڕشێکی استراتیجی پێگەیاندنی خەڵکی شۆڕشێک بۆ ئەوەنەی خەڵک ما بڵێن ئەوەنەیەکێتی گۆشەگی دش بە پارتی ئەوەنە پارتی گۆشەگیرەوە دش بە یەکێتی ئەوەنە شوعی دش بە هەردووکیان من خۆم کاتم حیزبی شوعی بوومە ئەوە
بە یەکێتی کردو و سەردەما ئەوش قسە بە باسی کردو باوا بڵێم ئەمما دێتە سەر ئەوەی کەوا باشە زیندانی سیاسی یان پێشمەرگەی شەهیدە ئیسە کاکە جاش هەیە کوژراوە سەر شەهیدە ئەمە ئەبی هەمووی چارەسەر بکرێت و ئەمە پەیوەندی بە چاکسازی نییە چاکسازی لەسەر ئەم دەستاتە ناگرێت ئەم دەستاتە ئەبێ لە بنبر بکرێت هەڵتەکێنرێت ئەمە حقیقەتی مەوزوعەکەیە ئەم ناومێدیە بۆ خەڵکی کە سوکاری ئەنفال ومسارێک شیوان و ڕۆڕۆ بۆ کە سوکاری ئەنفال یان ئەم حاضرەی ئێمە چی قیمەتێکی هەیە کاکە تۆ پاش 30 ساڵ تۆ بەڕێز خۆشەویستان ئەوەی یەکان لە ئیسرائیل چۆن دەوڵەتی ئیسرائیل دروست کرا تا ساڵی تاکو مۆسادی ئیسرائیلی مخابراتی ئیسرائیلی بە دوای کابرایەکی نازیە ئەگەڕن لە هۆڵ چۆن داروە بەڵام ئێمە پاراستن و زانیاری و یان هەموو حیزبەکان جاسوسی لەسەر یەکتری ئەکەن و خەبەر یەکترێک دەدەن جاشەکەشە پارێزن جاشەکەشە پارێزن هەریان عەزیز و مکەمن بەڵام ئیسرائیل بەوە دروست بوو خەڵک لە ئەوروپاوە لە ئوکرایناە لە ئەثیوبیاوە لە ئەمریکاوە هاوڵاتیەکی یەهودی ڕای ئەکرد بۆ ئیسرائیل بەس من پێشمەرگەی دێرینم ڕام کردووە لە دەسەڵاتی کوردی ئەمە مەعقولە ئەمە منطقە جامە بەستم ئەمە کێشەی ئەم بە حیزبکردنی کۆمەلگا و بە کۆیلەکردنی و بە گەمژەکردنی ئەندامی حیزب ئەمە یەکێکە لە هەرە مشکلەکانی ئەم وڵاتی ئێمە من ناتوانم بە حیزبەکەی خۆم بڵێم غەڵەتە من ناتوان بە کەسێکی خۆم بڵێم تۆ ئەمەت کردووە کاکە ئەڵێ تۆ ئەم کاتە خانەی شێروانی و ئەڵێ جاسوسی کردووە مامۆستا پرسیارێک مامۆستا عەلی پرسیارێک گەیشتینە سەر مەوزوعی تر لەناو ئەنفالان لە ئەنفالی وە خێزانەکە لە قولیجان بریارمان داخل بکردێتەوە لە قولیجان ئەوە عوسمانی حاجی محمود ماوە محمود ناوی ماوە ئەوە کەڕوان ماوە ئەوە ئێمەش ماوین ئێمە ئەوە ئەبوو کاروان ماوە لە قولیجان قەرارماندا ئەو کەسانە عرب بعد خراب الباسكت بمێوان بە تەرەکتەر خەڵک بڕایە نەمان ئێڵە کاکە باشە پرسیارەکەتەوە بۆ لە شوان زەرەرەکە کەمتر لەبەر ئەوە خەڵکی شوان پێشمەرگە نەیتوانی ڕێی لێ بکرێ بەڵام بۆ زەرەر لە سنووری گەرمیان زیاتر بوو لەبەر ئەوە زۆربەی پێشمەرگە بەناو مقاومەت و بەناو چی نەمانێڵە خەڵک بگەڕێتەوە ئەمە ئەلفوبەیەکە بەڵێ خەڵک ڕۆیشتەوە بەڵام ئەوانی ڕۆیشتنەوە بە هینی خۆیان و بادرەی خۆیان و بە شێوەیەکی تر ڕۆیشتنەوە بەڵام ئێمە قەت دەما چۆن نەکرد ئللا لە هاتی و بەرەو دەرەوار و بەرەو قەراخ بڕۆین وەڵا کاکە اینجا بعد خراپ البەسرەکی ئەڕوا بە پێشمەرگە چەکی فڕە ئەداس سیارەمانجیێڵا خەرزاقمانجیێڵا لێشێ ئەم شەی ئێمە هەل ئەساسەوە سەر لێشێوە ئەو کەسەی کە هەکاری دروست ئەو کەسەی کە دازانم سوێکی ئابی دروست کرد کەسەی نازانم ئێرانی هێنا ئەمەش چۆن شۆڕێکە تۆنێکی ئەکادمی ئەم مەوزوعانە بۆیە ئێمە هاتینە سنوور نەمانتوانی خۆمان بپارێزین بە حەق ئێمە سەرکردادێک سەدا لێ شێوانی بوو ئێمە بە شێوەیەکی نانیزامی هاری شوان کە جەنابەت لەوێ بوو کە بەڕێزانەیە بوون نیوەمان خۆیان ڕان کرد بوو بۆ سەرەوە نیوەمان جێ هێڵا ئێمە کۆمەڵی پێشمەرگەمان ماوە بە قەراری سیاسی نەماوە ناچمە ئەمە کۆمەڵی پێشمە نەماتوانین بگەڕێنەوە بەر ئاوەکەی کۆیە و لە ئاوەکە بپەڕێنەوە لە ئاوی زێ مەجبورین گەڕاینەوە بۆ سنووری هین بۆ بازیانی و سنووری جەبووی بۆ ناو زەنگەڵ یعنی دووبارە بۆ لەوێش دەست جەماعەتێکی خائینی بابرێن بەناو پێشمەرگەی پارتی لەگەڵ تەحسین شار دەستیان تێکەڵ کردبوو هاوڕێ فازڵ و هاوڕەکانمانیان شەید کرد لەم لای تریشەوە هێم لە ڕەش و ئەوانش ئەو تاوانیان دەرحەق بە لازم سعد ئەو شتانە کرد بە حەق ئەمە ئەگەر خوێندنەوەی بۆ بکەی باشە تۆ پرسیاری تر ئەەکەم لەسەر بەزعی ئێمە قیادەی سیاسی هاوڕێ ئەبووبیان بۆ شەهید بوو خۆ هاوڕێ ئەبووبیان لەسەر کردایەتی بوو بۆ یەڵان بێتە خوارەوە چیەکە لە خوارەوە ئەحمد کە و فلان شەید ئەم قسانە هیوادارم بە عەتفەوە قسە نەکەین ئێمە یعنی هیوادارم بە شێوەیە قسەکەین کە هەر کەسە دیفاع لە خۆی نەکە من دەسم هەیە بەڵێ من دەسم هەیە لە کۆمەڵێشدا بادانشین ئێمە گشتمان قسە بکەین تا لاپەڕێکی نوێ دروست بکەینەوە بۆیە ئەم سەرکردایەتی کورد
بۆیە حاڵی نەتەوەی کوردوس ئێستێشە وایە حاڵی بەوژنگە ئەو عقلیەت یاخە ئێمە عقلیەت شاخمان هێنا بە شارەوە شارمان شوێران کرد عقلی ئینسانی ئینسانمان ئینسانی کوردمان بێکرامە کرد لەگەڵ ڕێزمە ئەم دەسڵاتە ئینسانی کورد وای لێ هاتە موچە و موچەی ئەنفال کە سوکاری ئەنفال مشکلەی نەماوە لەگەڵ مستەشار و خاینە بەس مشکلەی موچەکەیەتی کاکە پێشمەرگەی دیێری دەبابەی ئەشکان ناترسە ئێستاکە مشکلی نفال چوانە معاشەکە هات کاکە ئەمام دەسڵاتە ئەم حیزبانە وایان لە ئینسانی کورد کرد لەبەر ئەوە ئەمە ئەبێت ئەم طبیعەت لە قوتابخانەکان و ئەم لە دەسڵاتە بۆتە دەسڵاتێکی بنەماڵان هەرچی قوربانی ئەنفال و هەڵەبجە و ئەوەی وا هاوڕێ پێشڵەویش یا لە ناوی کارەکە هەمووی بۆ دوو بنەماڵی بەستی هیچ شتێک ناوە لە وڵاتە هێری دوو بنەماڵە حاکمەکەن ئەو لاکەی تری ئەو حیزبەکانی تری هەموویان شاگرد لەگەر ڕێز نابوویان هاوڕێ شێرزاد ئێستا چی بکرێ باشە چی بکرێ بۆیە و برینە ساڕێژ کرێتەوە ئەو برینە یان بەشێک لە چیرۆکانی تۆ هێشتا ماوە لە ناو ئەنفالە لە دوایەوە بۆ چۆ ڕۆیشتن پێش ئەوەی بچینە سەر پرسیارەکەی تر بۆ چۆ ڕۆیشتن ئێوە چیتان کردوایەوە کۆتماتینەوە گەرمیان بەڵام هیچمان پێ نەکرا چونکە هێزەکان شکا بوون ماندوو بوون هیلاک بوون پەرتەوازە بوون کۆبوونەوە یەکرا لەگەڵ ئەو هەواڵانەی پارتی ئەوان ڕۆیشتن نەگەڕانەوە ئیتر ئێمە خۆشمان ماینەوە ئەوەمان پێکرا هەرەوە بوو کە بتوانین ئەوانەی کە دەمێنەوە کۆیان کەینەوە و چاوەڕوانمان کرد و بە بروسکە ئێمەیان ئاگادار کردەوە کە بەرەو قەرەداخ کەوتی نەڕێەوە لە قەرەداخیشی تر هێزەکان هەموو لەوێ یەکیان گرت بەتایبەتی ئەوانەی یەکێتی من مەبەستمە ئیتر لە هەندێکمان لە شیوی قەرەداخەوە بەرەو قەرەداخی با بڵێن ناحیەکە لەوێەوە بۆ دەرباز بوون هەرچەندەوان شکەوت نەکەمین من بۆ خۆمە و کاتە ڕایان شپاردم کە هێزێکم لەگەڵ بوو گەڕامەوە لە بەرەوەی لە تیری 59 حەمرین بوون لە ناو هەمەوەنەوە دەربازیان کەین زیاتر ئەوانەی ئیدارە و دکتۆر و ئەوانە بوون هاتین فعلەن هەر لە باسەڕەوەوانەوە دەربازمان کردن ئیتر کە چوینە ئەو بەریزیەکەی جەوا ئیتر لەوێش ئەوانەی بڕیاریاندا بمێنەوە هەندێکیان ناوچەکەمانەوە هەندێکیشمان لەوەکانی هەموو ئەم پێشمەرگەی تر لەگەڵ ئەو خاوخێزانانەی کە لەگەڵمان هاتون ژمارەیەکی کەم بوون خاوخێزانی پێشمەرگە و کە سوکاری پێشمەرگە بوون چوینە مەڵبەندی سێوە لە مەڵبەندی سێش ئیتر شەڕەکان لێوێ دەستی پێکەی ئێمە ڕۆیشتەوە سنوور خاو خێزانەکانمانوانەمان هەرچۆنێک گوێ پەڕاندەوە لە سنوور و چونە ناو ئێرانەوە و هێزەی کە لەوێ چونە ناو ئێرانەوە لە دەوری دزدی و قاسمە ڕەش و ئەو شوێنانە جێگیر بوون ئەوە کەیتریشی مەفارزی بچوو بچوو کەم کەم لە ناوچەکان مایەوە بە پارتیزانی بۆ خۆتان ئەزانن تا ئێرە یانی ئەوەی کە من لەبیرم بێ و لە یادم بێ بەڵام من یەک تکە و هێزانەی لە ئێران بووین بەڕاستی کۆیان کردینەوە لە دزدی و ئێمە جیاواز بووین لە ئەو برادرانەی پارتی پێشتر لە ئێران بوونەوەیان جێگر بوون لە پۆرتوگال و لە شوێنەکان و کارت و زمانیان بەڵام وەکو هێزماینەوە ئیتر چاوەڕێ ئەوەمانە کرد دەرفەتێک دەستکەوێەوەوانە بەم شێوەیە بوو پرسیارێک هاتووە بە ڕێزێک ناوی گەلاوێش زەینەڵە ئەرێ من لە سێنزەی چوار لە قولیجان بووم نەمبینی ڕێگە لە خەڵک بگیرێ باشە سێنزەی چوار ڕێگەی هیچ نەمابوو هیچ نەمابوو سێنزەی چوار پرسیارێکی تر هاوڕێمە حێدین ئەرێ سڵاوتان لێبێت هاوڕێیان لەسەر مەسەلەی ئەنفال و تاوانبارانی کەیسی ئەنفال پرسیاری ئەوەم هەیە پرسیارەکەش هەر چوارتان دەتوانن وەڵامم بدەنەوە ئایا تاکەی داوای بە دادگایگەیانی تۆمەتبارانی کەیسی ئەنفال و هێنانەوەی ڕووفاتی قوربانیان دەسەڵاتی کوردی و یەکێتی و پارتی و حکومڕانەکەی بکەن ئەمە لەلایەکی ترەوە یەکێتی و پارتی زۆرترین کە سوکاری قوربانیانی ئەنفالیان کردوتە کارمەند و کاری حیزبی خۆیان و حکوومەتەکەیان کەچی لە بەرامبەرشدا زۆرترین جاش و مستەشاریان لای خۆیان کۆ کردوێتەوە ئەمە پرسیارێکی تر هاتووە لەلایەن پێش ئەنفال بگات بە خۆشناوەتی کاک جاسم خەیلانی دەڵێت پێش ئەنفال بگات بە خۆشناوەتی و بادینان دەنگۆی هودنە لەلایەن
ڕادیۆی حیزبەکان بڵاو کرایەوە گونشینەکان بە ئێمەیان دەگوت مفاوەزات لە گۆڕێ ئێمە هەر بەوە ڕادەگەیشتی با بە ئەوە ڕاست نییە خۆتان قوتارکەن یان چەک دەست کە نێوبەرگری لە خۆتان بکەن ئەوە یەکێک بوو لە کارەسەرەکانی نێو هێزی پێشمەگە تا ئێستا ئەوە مەرامێکی کارەسەرباری بەدواوەیە ئەمە شتانە بۆ بەڕێزانە تا ئێستاکە نووسیوانە ئەو کۆمنت و شتانە من پرسیارێکەکەم حەزەکەم جوابم دەنەوە من بەبیرم مامۆستا عەلی باسی ئەوەی کرد لە ناو شوێن من وەک بەبیرم بێت مامۆستا عەلی پیاوێکم بینی ئەو کاتە ناوی ملازم تاریق بوو لەوانە ئێوە گەرمیانی هەمووتان ئەوتان بینیەوە لە گەرمیانەواتوبەویش پارتی بوو وازانم ئیمڕۆکەیە لە گوندی جەلەموەر گوتی هەمووشە تەواو ڕاکەن ئەو بۆ خۆی ڕووی خۆی ڕزگار کرد بەڵام حیزبەکانی تر من نای شارمەوە لێرانە مامڕۆستام گوندی قەسرۆکی گرتبوو لە ناوشوان نایەش خەڵک بڕوات لە شێخزێنی خواریش هەر بە هەمان شێوە تەنانەت کەڵەکیشیاندای ئاوا بۆ خۆیان پەڕینەوە وەر و کەڵەکەیاندای ئەوە بۆی خەڵکەکەی تر نەپەڕێتەوە یعنی ئەمە تاکەی قەینا ئەوە تەجروبەیەک لە ئەنفالی یەک وەرنەگیرە لە ئەنفالی دوو وەرنەگیرە لە ئەنفالی سێ وەرنەگیرە لە ئەنفالی چوارش دووبارەیان کردەوە بەداخەوە خۆ لە دەشتی کۆیە هەزاران خەڵگرترا لە جەلەموەر دێ کە 480 کەسی ئەنفال کراوە 480 کەس کە مامۆستا عەلی خۆت بەبیرت دێ ئاخر دەقەی ئەنفال لەو دێ بووی تۆ کە ویستان لە زێکە پڕێنەوە گەڕانە ئەوێ گوتت حکومە ڕێگەی گرتووە نەفەرێ لێ بوو نازام ناوی سەردارە درێژ بوو سەردار شێ بوو گوتی ئەوانە ترسنۆگەن کەس بە قسەیان نەکات دەقەیتری پێچ و دەنگی تۆپەکە هات وازانم ئێستاکەیە یعنی ئایا ملازم تاریق ڕاستی کردیان ئێوە ڕاستان کرد مامۆستا عەلی ملازم تاریق بە کەیفی خۆی ڕای کرد ڕۆی خۆی نەجاتدا گوتی هیچ شتێ نەماوە خۆی نەجاتدا من نازانم ڕۆکەی نازانم چه حیزبێ بووە باوەڕکە نازانم چه حیزبێەوە بەڵام ئەو ملازم تاریقم بەبیر دێت خۆی قسەی ئەو مامە کردایە کەسی ئەنفال ناکرا بە قسەی ئەو ملازم تاریقمامە کردایە ڕامانە کرد تەمام بە سەلامەتی گەیشتینە قەندیلیش و کەسیش ناگرترا و ڕزگاریشمان نەبوو ئەڵێ چی مامۆستا عەلی قسەکانی تۆ ڕاسترگانەوەی ملازم تاریق پێم خۆش باوەڕە پێشۆ ئەوڕە پێشەوە پرسیارم بۆی داناوە پرسیارەکانی ئەو بزانم ڕۆی بۆ نەمسا تر نازانم ملازم تاریق وابزۆشدا ملازم تاریق طبعا پارتی بوو زمانەی تریش زۆر حرس حدود بوو خۆی بڵێن ئەو کاتانەی لەگەڵ پارتی و بەیانی 11 ئازار خۆی کێشەکەی معادلەکە وایە معادلەکە ئەوەی لە کەرەج و لە ئێران و لە ئەوروپا بوون وەکو عەمامەکانی شیعە ئێران خەریکی لە قوموانە بوون و یان لە ئەنگلتەرا و کێ بوون بۆ خۆیانی سەمویان بوونە حاکم خۆ حەقیقەتی تیا ئەوەی لە کەرەج و زیێوە بوو ئێستا بوو بە حاکم قوربانیدا ئێستا شەر قوربانی ئەدا خۆ یعنی نازانم ئەم معادلەیە چۆنە تۆ بڵێ طبعاً ئەوەی باشی نە هیچ باشی نەکرد ئینسانە بێت ئینسان بێت خاوەن هەڵوێست بێت مێژوو ڕەحم بە کەس ناکە ئەوەی کە مقاومەی کردووە لە دڵسۆزی و قارەمانەتی و خۆڕاگری مقاومەی کردووە ئایا لە گەرمیان بێ ئایا لە شارباجێر بێ ئایا لە هەولێر بێ ئایا لە دهۆک بێت ئەم جێگەی ڕێز و تەقدیر و حرمەت و هەر ئەو سەربەرزیمانە بۆ ماوەتەوە کە ئەو بۆ ئەمێنینەوە بەڵام ئەوانەی کەوا باوان تر شۆڕش گێڕەکان ئەخوا خۆی حقیقت لە یەمەنیش وا بوو لە فەڵەستین ئێستا وا بووە لە جەزائیرش هەروە بووە کە لەوەیە ئەم شۆڕشانەی ئێش ئەوەی شۆڕشە حقیقەتەکەی کە شۆڕی ئایا شەهیدەکان بەو شێوە ڕۆیشتن بۆیە ئەوانەی کەواوا بڵێن تا لە سەرسنوور و لە ئێران و لە شەیت و بۆ خۆیان معزز و مکەڕەم بن و تجارەت و بازرگانیان نەکردی ئێستاشە بە شێوەیەکی تر لە وڵاتە بازرگانی ئەکەن ئەمە من یاسای ژیانە بەڵام ئەمە حقەتاڵەکەی کە من ئەو کاتە ئێمە لە جەلەمۆرد بوو لە با بڵێن لە سنووری عەسکەر و گۆپتەپە و پێنج کیمیا بارانەکە کرا بالفعلیش لەوێش مەکە ڕێگری کردی ئەنی من خۆم لەگەڵ باناویشی بڵێم هاوڕێ مام جوامێر و مامۆستا ڕزگار و ئەمانە قسەمان کرد
ئێوە وەرە ئێمە تا ڕۆخانووە ئێوە مەفهومە ئێمە خێرە زۆرمان دوو فیشەکمان پێ نەما بوو وەزعێکمان بوو من پیانە وتم کاک وەڵە بەڕاستی پیانە وتم ئێمە شەڕمان داکرێ یعنی حقیقت وتم کاکە ئەمە عیب نییە من حەقت پێڵم ئێمە هەمووین هەم چەکمان پێ نییە هەم لە وەزعێکی ترین کاکەوەی ئێمە بینیمان بەو شێوەیە ئێستش مام جوامێر شتێکی ئەو حەڵقەی دەسی والێک پەنجەی وتی ئەو هاش بێت دژمن بێت ئێمە دەرەچین وتم وانە کەەوە بینیتان کە کیمیابارانەکەی گۆپتەبەر بوو لە حکوومەت ئێمە تەنانەت نەماتوانی لە دیەکە بمێن و بە عکسەوە گەڕاینەوە بۆ سنووری خاڵ و بازانەوە کوتم بۆیە یعنی حقیقت عقلیەتێکی طبعا تۆ ئەمەناتەسەر بس بحقيقة عقليتك سياسي ما نبو غيري عقليتك عسكري مكي يعني عفوي شتك من بوابلين دراسة باسي أنفالك باسي أنفال بس تشاو باسي أنفال مكة برو بو أنفال درسبو بو كار كان يشي اما تقول لك كابرا نخوشه يعني نخوشه خو واحد يعني مثلا شكلي زور خواردوه يعني روني زور خواردوه يعني حقيقات وكو شورش غير وكو شيرزات باسي كاوروبي شيش اشي كنت اما عقليتي بري كردستاني كيدرسوا كينما تو عقلي بريكي تبعيته شو فرموا حكمتي كردي وحالتي تو تماشايك يعني او كسيك تماشاي هلا شو كيما باران والفالكا بيشرب يقرب كتون وكا من باسي اسرائيل مكر باسي يهود مكر بلا اماني ايما شرم ناين قري كاكا اماني ايما بخوتشنون ناين اماني ايما نولا ندوي نو دروسه كانوا كرسي بي بدن انا تو من تحداها كم كري انفال كريكي باشماوي انفال كيان كريكي بيش مرقي راستا كيني انفال جيشت بيت دسلك كي يولا بيم نايو كم بيم بلي جيشت وزارات جيشت يعني شيرين جيشت برلمان شيرين ايش يعني باشماوي انفال كتي شي بي كانوا دسلاته بو يعني موضوعكي اما حزب كان خيالكين تا يستا حزب كان انتوني بعضني خيالكي وبعضني عشر بتشي كاكا انفال هو نادر يتو بمشي ونروبا فداشتي انفال وهلبجا بو ادري يتو سيستيميكي سياسي بوجد لقل زمان تكنولوجيا بوجد تو كورونا انا كورونا تشيكا او حاول لك كيش لكورونا واتتو خلق كدر الله كردو كاكا امد اصلات نيه ما راشا قردانيه انا مراتا هيا اما اساك ام خسانه اي كان جازيتيا هي من قد كمينا كمو بلا حقيقه او برادره وافرميه تاكي وداوي دادقا كردني انفال شيكانك نخير برايا بو هاوري بيشروما وكاك شرزاتش ميمانو لبروسكي اما داوي دادقا كردني انفال شيكانك داوي حتى كانني باورت انا بي اميش زندانيه كده باورت انا هدي اگر لسر ام عقليته بين امش وتاخو فراموش كرايني امش لا مش ما بيروانا بين بويا بيش مش تيك ابي ام تصلاته شاك بكري ام تصلاته بقورد ان جادات جاي كتني ان فاجئ كان بكري يستاك تو سبك ام تصلاته مش تيك ان فاجئ كان دفاع تصلاته نمنتو او انا بنخوني ام تصلاته بويا من او بريزه افرمم علم ملازم طارق راسي نكي طبعا راسي نفس الراس درابك على الشر كيش مرقو خوش يستقاني خوجي بيلي نو هيك راسي نكردو وهمر كردنيك بوشي ويا قراكي ما يدفع شكل بجماعه خوش من جارك لكم حزبي قيادي خو انا برادرك قيادي ناوي نعلم وتي بس نبغى مش رزقار ما نقول ما من اخو خوش ولا قلا ورقار ما شيء باين اما رزقار بون يعني من خم رزقار بو اي هاور كان رزقار يعني اما رزقار بون وتفر متى حزب بشر مزاري اما ينوز بس دەست خۆش مامۆستاعەلی دەست خۆش هاوڕێ پێشڕەو مامۆستاعەلی پرسیارێکی کرد وتی بۆ ئەنفال کرا پێشەوەی وەڵامی ئەو پرسیارە و برادرانە بدەیتەوە یعنی بە تەسەوری ئێوە ئەنفال بۆ کرا دەکرا ئەنفال نەکرێت دەکرا
کورد ئەنفال نەکرێت یان بەعس پرۆژەیەکی هەبوو لەو وەختەیدا مەسراوە لە 68 پرۆژەی ئەنفالکردنی هەبوو باش 2007 عفوان باش 87 لەبەرەوە 87 چوو بووینە ناو ئەحداسە گەرمەکانەوە ئێران هاتبوو لە نەوتی کەرکووکیدا بوو وەکو مامۆستا عەلی گوتی پازار هاتوو بوو ئەوێ وەکو کاک شێرزاد گوتی مەجز زەعلا لە قەرەداغ بوو لە هەر شوێنێک کیمیاوی درراوە پێشتر پازاری لێبووە لە هەر شوێنێک کیمیاوی درراوە پازاری لێبووە لە هەر شوێنێک کیمیاوی درراوە پازاری لێبووە یعنی دەکرا پێشتر خۆ لە 1970 و پێش ئەوەش ئەچوو چالاکێک لەسەر جادا کردووە گەڕایتەوە تەنانەت یەکەشیان ناڕوخان ئەمە پرسیاری خەڵکە ئەمە قسەی خەڵکە دەکرا ئەنفال نەکرێت ناکرا چونکە سیاسەتی بەعس بۆ ئەنفالکردنی کورد لە زۆر مێژەوە لە دامەزراندنی بەعسەوە کاری لەسەر بچووکردنەوەی کورد و داگیرکردنی ناوچەکان کردو هەر بۆ نمونە لە 75 ئەفان تعریب ناڵێم تعریب وایە تعریب لەگەڵتام دەرکردن لەگەڵتام کەرکووک تعریبکردن لەگەڵتام دووز لەگەڵتام هەموو ئەمانە لە مێشکیا هەبوو بەڵام دەکرا ئەنفال نەکرێت نەکوژرێ ئەو خەڵکە نەکرێتە ژێر خاکەوە چۆن ئەنفال ناکرا لە کاتێکە کاک هاوڕێ عەلی ڕژێمی بەعس لە شەڕی عێراق ئێرانە بوو ئەو لە سەردەمی شۆڕشی مەلا مستەفای ڕەحمەتیە ئامادە بوو لەگەڵ ئێران لەگەڵ شا ئەو ڕێکەوتنە بکات و ڕێکەوتنی جەزایر بکات و قۆناغ بە قۆناغ ئەمانە بە قۆناغ هێناوێتی ئەنفالیش درێژەی ئەو سیاسەتەیە هاوڕێ عەلی بە تەسەوری من بۆیە بەڵام پەلەکردن لە ئەنفالکردن بەڵێ هەندێک هۆکاری ناوخۆیی سەرکردایەتی سیاسی کورد ئەوەی مامۆستا عەلی باسی کرد بەڵێ هێنانی پازدار یارمەتی دەربوو بۆ ئەوەی بەعس پەلە بکا لە ئەنفالکردن هێنانی پازدار بۆ سنوورەکان و من خۆم لە پێشمەرگە بووم لە ناوچەکە بووم کاتێ لە کفریدا و بەیانیە دای لە کانی عوبێد تقریبا 6 هاوڵاتی شەهید و بریندار کرد درا لە سەنگاو و بەیانیە بە کیمیاوی دای لە بەلەکجار درا لە مانگێش بە هەمان شێوە درا لە شوێنانی تر بۆیە سەرکردایەتی سیاسی کورد یارمەتی دەربوو لەو سیاسەتە هەڵەیە کە جێبەجێ کرد کە لە کاتێکە بە تەسەوری من و ئەمە واقعە لەو سەروبەندە حیزبی ئێمە لەگەڵ ئەو شێوازانە بوو بە سەرکردایەتی برادرانی یەکێتی و بە سەرکردایەتی برادرانی پارتیشی وتووە و لە هەڵەبجەیش بە تاالوێنی حوتی هەڵەبجەی حزب بە برادرانی پارتی بە برادرانی یەکێتی بە حزبی سۆشیالیست بە بزوتنەوەی ئیسلامی وتووە ئێمە هەڵەبجە ناگرینەوە لە ژێر پۆستاڵی بەعز دەریکەین و بخێنە ژێر پۆستاڵی فارسەوە بۆیە هەموو هاوڕێیانی بەتالیێن بە قۆناغێکی زۆر سەختا توانیان خۆیان دەربازکەن و بگەنە ناوچەی قەرەداغ کە دوو شەهیدیشماندا کە یەکێکیان کوڕی حەمە قوتوب و شەهید شوان و هاوڕێکی تریش ناوی لەبیر چووەکە ئەویش شەهید بوو هەر لەو مەسیرەی گەڕانەوە بۆیە ئەوەی مامۆستا عەلی وتی بە بڕوای من لە حەقی حیزب ئەخورێ کە ئێمە بەشدار نەبووین لە هێنانی پازدار و مەسەل ئەو واقعە بۆیە ئەوە مێژووە نابێ ئەو مێژووە بشێوێن لێ بۆیە ئەنفال بەعس سیاسەتێکی ڕەگەزپەرستانەی هەبوو هەر ئەی کرد ئەگەر ئەمەش نەبوایە بە تەسەوری منەری کرد چووکە بۆ نمونە من لە 1970 خەڵکی شۆرا و ڕۆیشتووە بەعس گردوێتی حتاوەکو کاتی ئەنفال لە سجنا بوو لە کاتی ئەنفالی کردووە هاوڵاتیە ناسیاری خۆمانە لە 1970 ڕۆیشتووەتەوە تەسلیم ببێ بەعس گردوێتی حتاوەکو کاتی ئەنفال لە کاتی ئەنفالە ئینکرا بۆیە بە بڕوای من ئێستاشی پێوە بێ سیاسەتی سەرکردایەتی حکومەتی سەرکردایەتی سیاسی کورد وەکو مامۆستا عەلی وتی بەڕاستی لە بەرژەوەندی خودی کوردانیە لە بەرژەوەندی سیاسەتی دەرەکیایە لە بەرژەوەندی سیاسەتی بنەماڵایە
لە بەرژەوەندی گشتی خەڵکانیە کە ئەوەی ئێستا ئەیبینین کە سوکاری ئەنفال کراوەکان ئەوەی مامۆستا عەلیوتی فعلەن وای لێ کردووە بەڕاستی کەسایەتی تاکی کوردی ئاەتی تاکی کوردی لاواز بکە بەرامبەر مافو داخوازیەکانی. ئەوە من پرسیارێکشم بۆ مامۆستا عەلی هەیە لە ڕاستیە لە ناو شوان ئەتوانم بڵێم مامۆستا عەلی خۆی بەرپرسیار بوو لەوەی کە ئێمە نەپەڕیمنەوە بۆ ئەو کاتە بەرپرسی بەتالیۆن بوو. قراری حزب بووە بوو هەموو هێز بپەڕێتەوە بۆی هێزەکان بڕە هەرچەنێ ڕەنگە نەگەڕانەوەمان ئەو زروفە سەختە کە کێشامان لە پاشی ئەنفال هاوشێوەی ئەو هەرچەنی ئەمە مەسەل شەهید نەبووین ماینەوە، بەڵام هاوشێوەی ئەو تاوانەی کە بەعز دەرهەب بە خەڵکەکەی کرد ڕەزالەت و مەینەتیەکانی خەڵکمان چەشت یعنی لەو زروفە نەڕۆشتین لە شوێنەکانی تر لە دەرەوەی وڵات لای هاف بژین و خەڵکەکەشمان ئەنفال بێت و خەڵکەکەشمان مەسەل لەژێر خۆڵا بێت. بۆیە ئەوە مێژووە و سەرکردە لە قۆناغە سەختەکانە لە هەموو وڵاتانەوا بووە. زۆر هەبووە سەرکردایەتەکە پەیوەندی بە هێزەوە نەماوە. هێزی سەربازی بەرپرسی کەم دەبێت لەو سەردەما بتوانێت چۆن قیادەی هێزەکەی بکات و چۆن قیادەی منتقەکە بکات کە لە کاتێکە ئێمە بەڕاستی لەو سنوورانە خۆمان هێزە سەربازیەکانمان لە ئاستی ئەو واقعە نەبوون کە دروست بوو. لە حقیقەتیشە هێزی پێشمەرگە بەراورد نەئەکرا ئەو هێزە زەبەلاحی ڕژێمی بەعەسکە هێنایە سەر هەرێمی کوردستان، چونکە ئەو هێزەی بەعەسکە بە ئاگر و بە هەموو هێزێکی سەربازیەوە هاتە ناو کوردستانەوە پێشمەرگە نەیەتوانی بەرامبەر ئەو وەزع خراپە بگرێت. لەبارەی ئەو کۆمنتانە هەندێک کۆمنت هاتووە، من کۆمنتێکم هەیە ئەوەی کە پەیوەندی بە جاش و مستەشارەکانەوەیە. دادگای باڵای تاوانەکان بڕیاری لەسەر دراوە، هاوڵاتی ڕۆیشتۆتە دادگای باڵای تاوانەکان شکاتی لەسەر ئەو تۆمەتبارانە کردووە. بۆیە ئێمە ئەرکی خۆمانە ئەگەر دەسەڵاتەکە چەندێ بە قسەمان نەکات و لەگەڵ داواکانمانانەیە زەرورە کە سوکاری ئەنفال و ڕێکخراوەکانی بواری ئەنفالی هەمیشە پشتگیری بریارەکانی دادگا بکەن و داوا لە حکوومەت بکەن، چ لە حکوومەتی هەرێمی کوردستان و چ حکوومەتی عێراق دەبێ بریارەکانی دادگای باڵای تاوانەکانی عێراق سەر کەیسی ئەنفال، لەسەر کەیسی کیمیابارانی هەڵەبجە، لەسەر بارزانیەکان، لەسەر کوردە فەیلەکان دەبێ حکوومەت بێتە ژێر باری ئەوەی جێبەجێکە. تاییدی ڕێیەکەی هاوڕێ پێشڕە ئێوە چیەکەن بۆ ئێوە ڕێکخراوێکی کاریگەرن نوێنەری ئەنفالن بۆچی زەختیان ناکەن؟ هەر تو لە منتەقەی خۆتان کە جەرگەی ئەنفال هەموو ڕۆژی ئەنفال پرۆژەی ئابووری ئەنفال چی دەکاتەوە؟ پرۆژەی ئابووری لە گەرمیانە ئەنفال چی دەیکاتەوە؟ کەس بۆ ئەبێ کاک شێرزاد و تۆ و یەکێکتر لێکەنە بۆ ئەنفال چی دەیکاتەوە؟ بۆ کوڕ ئەنفالە تێلەگە ئەنفالچیە ڕەسمەگرێت ئاخر ئەمە کەی بووە؟ ئەنفالچی لە پاڵ ماڵتانایە، ئەنفالچی ئەم دی و ئەو دیوی لێتان گرتووە. یعنی بەجددی کارەساتە ئەنفالچی وە فستیڤالی ساڵانەی بۆ کرێ لە کوردستانە فستیڤال هەر بۆ بە عەلەمی کوردستان ئەمرن بە عەلەمی کوردستانە پێچرێتەوە، بە عەلەمی کوردستانە پێدێتەوە. لە سەردەمی کۆرۆنای 2000 کەسە چێ بۆ پرسەکەی. یعنی کارەسات ئێستا کوردستان لە قۆناغێکی زۆر کارەساتباردایە. ئەمەی کورد دەیکات لە هیچ ملەتێکی دنیا نایکات، لە هیچ شوێنێکی دنیاە نییە. لەکوێ دنیاە هەبووە؟ لەکوێ دنیاە هەبووە فستیڤال بۆ ئەنفالچی بۆ تاوانبار بکرێت؟ آخر ئەمە نکۆڵیکردنە لە تاوان، ئەمە بێ سزای بۆ دیاری بکرێت. لەکوێ هەبووە فستیڤال بۆ ئەنفالچی بکرێت؟ لە سەدا سەد سەکانت تەواوە. بەڵێ ئەوە شەرمەزاریە بۆ ئەم دەسەڵاتەی کە ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە، شەرمەزاریە بۆ ئەم دەسەڵاتەی کە تاوەکو عێراقا ڕێز لە ئەو تۆمەتبارانە ئەگرێ. ئێمە لە 5/5/2015 چوونە ئەنجومەنی باڵای دادوەری بەڕێز نابووین. داوامان لێ کرد بە ڕەسمی، داوامان لێ کرد یاسایی ئیلقا قەبزی ئەو تۆمەتبارانە لەسەر ئێوەیە
چەندین جار بکەنە سەر حکوومەت بۆ جێبەجێکردنی یاساکە تەسەورەکەی دەڵێ ئێمە دەستمان بەسراوەتەوە کاکە بە منیان گوت بە منی گوتی کاکۆسەت و مامجەلال و مامەسعود بە منیان گوتووە ئێوە ئیشی داواکاری گشتی ئیشی بەسەر ئەنفالچیەوە نییە باشە لە کاتێکە ئەم دەڕوا بەو ئاراستەیە دەڕوا ئێمە هەمیشە داوامان لە هەموو دڵسۆزانی ناو برادرانی پارتی کردووە کە ئەم ئاراستەیەی دەسەڵات ئەیباتە ڕێوە بەڕاستی مێژوویەکی زۆر خراپ بۆ خۆیان تۆمار ئەەکەن مێژوویەکە کە هیچی فەرق نییە لەگەڵ مێژووی بەعساکە بەرامبەر بە میلەتەکەمان کردوێتی چونکە تۆ هەمان ئەو تاوان بارانەی داڵدەی هەمان ئەو تارانەی ئێستاکە خزمەتیانەکەی بەرامبەری دایکێکی جەرسوتا و بەرامبەری باوکێکی جەرسوتا و بەرامبەر ئەو ئافرەتانەی خوشکە بە ڕێزانەمان کە مناڵەکانیان بە هەزار دەردەسەری بەخێو کردووە باشە فەرقی چییە لەگەڵ بەعساکە ئەنفالی کردووە تۆش ئێستاکە لەم دەسەڵاتە وەکو بەعس خزمەتی ئەو تۆمەت باراناکەی لە کاتێکە ئەمانە یاسا داوایان ئەکە کە تۆ یاسا جێباکەی واتە خۆت شەریعەت نییە شەریعەت یاسایی نییە ئەم دەسەڵاتە ئێمە وەکو کۆمەڵی داکۆکی لە هەموو بوارەکانە لە هەموو کاتێکە هەوڵمان داواکانمان خستۆتە بەردەست هەر ئەوە نەمان لە دەستێ بەڕاستی بەداخەوە ئەڵێم تاییدەن بۆ قسەکەی بەڕێزت کە سوکاری ئەنفال کراوەکان ئەمەش هەر بەشێکە لەوەی کە سیاسەتی ئیدارەدانی حکوومەتی هەرێمی کوردستان بەو ئاراستەیە کە تا بەرامبەر ماف و داخوازەکانی خۆی وا لاواز کردووە خەڵک ئامادە نییە بێت داکۆکی لە مافەکەی خۆی بکات کە ئەمە گلەیەکی ئێمەیە لە کە سوکاری ئەنفالکەکان لە هەموو کاتێکا ئێمە لە سەنگەرا بووینە لە بەرامبەر جاش و خۆفرۆشەکان لە بەرامبەر حکوومەت داواکانمان گەیاندوتە لوتکەی دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان ئێستاش هەر لە هەوڵاین هەوڵێکمان هەیە کە لەگەڵ کاک مەسعود کە بەداخەوە ڕەنگە مستەشار زۆر بە ئاسانی بگاتە لای کاک مەسعود ئێمە دەبێ بەدەیان عەفوەن چواردەی چوار ئەبینی لە تەک مستەشارێکە و ڕەسمێکە گرێت ئەی دارای شێخ نەزام شەوەی کاکێدا باسی کرد لە چواردەی چوارە ڕەسمی لەگەڵ کاک مەسعودا نەگرت بەڵێ بەداخەوە ئەوە واقعەکە واقعی ئەو دەسەڵاتەیە خەڵکی ئێمە بەڕاستی سەرگەردان و سەرلیشێواوە لە ئەنجامی نەبوونی سیاسەتێکی ڕاست و دروستی ئیدارەدانی واقعی هەرێمی کوردستان ئێمە وەکو کۆمەڵی داکۆکی و هەموو ژمەرگەش وەکو ئەنفال کراوەکانە دەم هەمیشە لە سەنگەری داکۆکی کردن ئابم لە ماف و داخوازی کە سوکاری ئەنفال کراوەکان ئەوەی پێمان بکرێت ئەوەشی کە پێمان نەکرێتەوە ئەمێنە لای چونکە بابەتەکانی ئێستا کە پەیوەندی هابە بمبورە پەیوەندی هابە حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان ناساندنی تاوانەکە وەک جینۆساید لە ئاسی نێودەوڵەتیە حکوومەتی هەرێمی کوردستان و عێراق لی بەرپرسیانن هێنانەوەی ئەوان بۆ بەرپرسن کاکە گیان مامۆستا عەلی کاک شێرزاد کاک پێشڕەو چۆن جینۆسایدی ناسێنرا تاوەک مامۆستا باسی کرد لە ئەرجەنتینەوە تاوانبارانێنا لە دوێنێکە بنەوە 9 ساڵ عسکەرێکیان هێناوەتەوە لە سزنێکە بەس حرەز بۆ هێنانەوە لە ئەڵمانیا زیندانی محکەمەیەکەن تۆ ئەنفاچی تا ئێستا سەری کرد عەفوەن تا ئێستا لە داواکاری گشتی لە ئەنجومەنی دادوەری ئەمانە تاوانبار نین ئەم ئەنفالچیانە تاوانبار نین ئەرێ کاک شێرزاد مامۆستا عەلی خەڵکینە جەماوەر کەس و کاریان فاکراوان ئەگەر ئەمانە تاوانبار بن وزارەتی ڕۆشنبیری و وزارەتی ناوخۆ لە کوێیە کە فستیڤالی ساڵانە بۆ جاش بکرێت ساڵانە یاداوەریان بۆ بکرێتەوە ئەرێ لە کوێ بوو ئەمە ئەگەر ئەوانە تاوانبار بن چۆن نەبێ فستیڤال چۆن نەبێ پرسیان بۆ دامنرێت بە سەلامی جمهوری و بە عەلەمی کوردستانەوە کەواتە ئەمانە تاوانبار نین کاکەکیان ئەمانە شۆڕجێر بوونە ئەمانە قارەمان بوون ئەمانە هەمویان تەنزیمی داخلی بوونە
هەمویان تەنزیمی داخلی بوونە هیچ تاوانبار نییە و جینۆساید قەت ناناسێت لە ئەنفال جینۆسایدی ئەنفال لە ئاسی نێودەوڵەتی قەت ناسەنێت ئەبێ دادگا بیسەلمێنێ کاکە گیان خۆ ئەوە نیە دوو پەرلەمان تا برێت جینۆساید دەبرێن ئەوە سەلمێنە نا مامۆستا عەلی ئاگادارە فرانسوانرات کە مەحکەمە کرا ئێستا بڕیارەکان لە یەکێتی ئەوروپایە ئەچەنە بە جینۆساید نەناسێندا ئەبێ مەحکەمەیەک دادگایەکە بێت باش ئەگەر تاوانبار نەبێت نەمسا داوای لە کوردستان کردووە ئەمانە تاوانبارە گوتیان هۆڵەندا داوای لیان کردووە وتیانە تاوانبار نییە ئەنفال بە جینۆساید ناناسێنێ قەت بۆ ئاگاداریتان قەت ناناسێن تا ئەم دەسەڵاتە بێ وەکو مامۆستا عەلی وتی تا ئەمانە دەسەڵاتە بن تا ئێوەش ئەوها بێ دەنگ بن تا مووقفێکی حاسمتان نەبێت لە بەرامبەریان قەت ناسێنرێت ناناسێنرێت ئێمامە یاسایە دادگای باڵای تاوانەکان قەراری لەسەرداوە کە تاوانەکەی بە جینۆساید ناسان واتە حکومەتی عێراقی ملزەمە بە جێبەجێکردنی ئەو بڕیارانەوە کە ناکرێت و نەی کردووە حکومەتی عێراقی دەرپرسی هێزی ئاسمانی عێراق لە خولی پێشیە ناوێ لیستەکەیا بوو لە ژمارە بیستی ئەوە لا بوو تۆپی بیستا بوو مەسئولی فەرماندەی هەموو هێزی ئاسمانی عێراق چێ حەمەدەمینی پێڵێن باشە تۆ لە پەرلەمانی عێراق هەبیت لە هێزی عەسکەریە هەبیت لە کوردستانە هەبیت لە دار و دنیاە هەبیت فیستیڤالت هەبێت پرۆژەی ئابووری بکەیتەوە هەنی چی کاکە گیان ئەمانە ئەسڵەن ئەمانە بێن مەدالیان بدرێ ئەبێ ساڵانە حکومەت هێرێمی کوردستان ڕۆژێ دیاری بکە لە چوارە مەدالی ڕێزێنان و بەخشێ بە ئەنفالچەکان دێمە بۆلات کاک پێشەوە دێمە بۆلات کاک شێرزادگیان تۆ خەڵکی ناوچەکەیت تۆ هیلاک بووی لە ئەنفالە هاوڕێکانت هیلاک بوون ڕەنجتاندا کوێرەوەریتاندا و هاوڕێکان شەهید بوون و کەسوکارت هەمووی ئەنفال کرا بەڵام ئێستا لە پاڵ تۆوە ئەنفالچیەک ژمارەنەوەی ئەنفالچیەکانی بەغایە دێت پرۆژەی ئابووریە قرتێنێت پرۆژەی ئابووریە قرتێنێت برادێکیش بە ناوی ئاسیف کەلهوور پرسیارێکی کردووە ئەڵێ من ئەو کاتە لە گوندی کوڕی ئەسب بووم یەکێتی قەدغەی کرد دێهاتەکان مشوری خۆیان بخۆنەوە و پارتی پێشەمان کشانەوە بزەبەدەوەی تاریقە گۆڕی ئەسب کوڕی ئەسب گۆڕی ئەسب من نازانم بەخواانە وتیان ناوچەکە ئەسکەریەن سقوتی کردووە دیار ئەوانشە برادری ملازم تاریخ بوون لە بیرمە کێڕەش حەز ناکەم ناوەکەی بخێنەوە گریا و کوردووە دڵی دایەوە جاو دوانەمان هەم وەڵامێک کاک ئاسی بدەوە لە بەرەوەی تۆ خەڵکی و منتیقەیەت و هەمان حیزبە هەمیش مووقفت چییە لەسەر ئەوەی تۆ فەرماندە بوویتە برادەرەکەت فەرماندە بووە ئێستا ئیسماعیل زەنگەنێ سمالاغای زەنگەنێت چێ لە پاڵتەوە قرتێن لە دەشکێنێت قرتێنە دەبچڕێنێت مامۆستا عەلی قسەی باشی کرد تا ئەم حیزبانە دەسەڵاتیان بەدەستەوە بێ و هێزیان هەبێ ڕێگرە بن لە بەدادگایی گەیاندنی ئەو ئەنفالچیانە بەتاکید ئەمانە بە هیچ شێوەیەک نابێ ئێمە ئومێدی خۆمان لەسەرەوە هەڵچنین کە لە ڕێگەی ئەم حیزبانەوە و ئەم حکوومەتەی ئێستا هەیە ئێمە ئەو ئاواتەمان دێتە دی کە خەڵک هەموو ئەوانەی تاوانیان کردووە لە ئەنفال و لە پێش ئەنفالیش بەرامبەر بە میلەتەکەی خۆیان بدرێنە دادگایەکی عادل و ئاشکرا ممکن نییە نابێت ئەم حیزبانە هەر خۆشە لە ناو خۆیانە ئەمیان لە ڕقی ئەویان ئەویان لە ڕقی ئەویان لە ناو بابلین خۆمانەوای بڵاوەکەنەوە لە بردێبن لە بەرامبەر فلان حیزب ناتوانین ئەو ژەڵێ من لە بەرامبەر فلان حیزب ناچاری نەمانەوەگیر من نوکتەیەکی سیاسیتان بۆ گەڕمەوە ئەڵێ کوردێک و عەرەبێکە بن بۆ لە سێدارەدان داوا لە یاسای کۆن و ئیستایش ئەوایە دوای پێش ئەوەی کە لە سێدارە بدرێن پرسیاریان لێکن ئەڵێن مەتالیبتان چیە ئەوەی کە بکرێ بۆتان جێبەجێکرێ عەرەبەکەڵەیە چم نایە بەس دایکە ببینم کوردەکە ژەڵێ وەڵاهی منی چم نایە بەس ئەو دایکی نەبینێت ئێستا ئێمە کەوتوینەتە بینی ئەم کوردە و ئەم عەرەبەوە ئێمە بە تەمابین ئەمانە ئەدرێن بە دادگا ممکن نیە نادرێن بە دادگا ئەمیان لە ڕقی ئەویان نایدا
حرمەتی لێگرێ ئەوێن لە ڕقی ئەوان حرمەتی لێگرێت و بەداخەوە ئێمە یەکێ لە ئەوەی کە زۆر بێتاقەتمانەکە زۆر ئەوەمانەکە بەداخەوە مەوزوعی تەراتێنی ئەو ئەنفالچیانەیە بابە گیان ئێمە شتی وردە تۆ باسی مستەشارێکەکەی ئەمە شتی ورترمان لایە من خەڵک کوڕی ئەنفالچیە بینم ئێستا دەستگایەکی ئەمنی زۆر کاریگەری بەدەستەوەی خەڵک هاتووەتە دەرەوە خەڵک هاتووەتە دەرەوە لە حزبێکی ترە بۆ ئەوەی خەڵکیان لێ بکوژێت حکوومەت نردوێتی ڕژێم ئەو کاتە نردوێتی کوژراوە حزبەکە پێی زانیوە کامە هاتووە خەڵک کوژراوە حزبێکی تر بۆ دەنگی خێزانەکەی و بۆ ئەم موسیبەتەی کە ڕوبەڕوومانە بێتەوە کردوێ بە شەهیدی سەنگەر لیستی شەهیدان تێک دراوە لیستی پێشمەرگەی دێرین تێک دراوە لە سایەی ئەم حیزبانەوە لە سایەی ناکۆکیەکانی ئەم حیزبانەوە لە سایەی لامۆلایی ئەم حیزبانەوە لە سایەی من تۆ باسی چێکەی چۆن ئێڵنەوانە مستەشارەکان یا داواکراوەکان بڕۆنە دادگای باڵای تاوانەکان و لەسەر کەیسی ئەنفال لێ کۆڵی وایە لەگە محکەمە بکرێن نافوک دادگایی بکرێن چۆن ئێڵن من دڵنیاتەکە من گومانم هەیە و گومانەکەش لای خۆم باوەڕشم وایە ئەمانە ناوێرن ڕێگە بدەنەوانە بڕۆن چکەوانە ئەڕۆن لەوێ هەموو شتێ ئاشکراکەن ئەڵێن ئێمە نابووین بە مستەشار فڵان سەرکردا لە فڵان حزب ئێمەی نردووە بۆەوێ بۆ ئەمە نەیە ئەمە ڕاست نییە بەڵێ من خەڵکە ناسم برادێک کاتی خۆی مقابلەیەکی کرد لە ناوچەکەی ئێمەیە مقابلەیەکی کرد لەگەڵ ڕۆژنامەی ئاوێ نەبوو بزانم بەڵێ مقابلەیەکی کرد وتی سەرکردەی فلان حزب فلان فەرماندەی ڕاستپارد پێم بڵێت بڕۆم ببم بە مستەشار فەوجێ بکەمەوە توانم لە ڕێگەی فەوجەکەمەوە قازانج بە شۆڕش بگێرم ڕەنگە ئەو سەرکردە مەبەستیەوە بوو بێت بەڵام ئەو سورکردە مەبەستیەوە بووە بەڵام دووربین نەبووە وە گوێی نەداوەتێ ئەم بەیانی ئەم کابراچی بەجێ بەڵام پیاوەکە پیاوێکی عاقڵ بووە پیاوێکی باڵوێز بووە بە فەرماندەکەی وتووە قوربانگیان من ئەگەر بەیانی بڕۆم فەوجێ بکەمەوە بووم بە جاش تۆ فلانە کەس ئەزانن من بە فەرمانی ئێوە بووم بە جاش بەڵام دوایی ئەو مێژووە لەسەرمی تۆمارەکە چی وەڵامی خەڵک بدەمەوە چی وەڵامی مێژوو بدەمەوە جا وەکو مامۆستا سەعەلی وتی من پێم وان نییە من بۆ خۆم ئێستا یەکێکم لە ئەندامە ئەتوانم بڵێم قیادیەکانی یەکێ لەم حیزبانە بەڵام تا ئەمان لە هۆڵی دەسەڵاتەکەیان و بەرژەوەندیەکەیان و ئەوەی کە ئیتر با من نەچمە سەر شتی تر مامۆستا سەعەلیەوە ئاماژەیان پێکرد بۆ خێزانەکەیان و بۆ خۆیان و بۆ دەوروبەرەکەیان لە هەوڵیەوە بن حتمەن ئێستا ئەوان ئەو ئەنفالچیانە ئەو تاوانبارانە ئەو کەسوکاری ئەو تاوانبارانە بە نزیکتر لە ئێمەمانە نەزانن بە نزیکتر لە ئێمەمانە نەزانن لەبەرەوە من پێم وانە لە سایەی ئەم دەسەڵاتەوەوە لە سایەی ئەم سیاسەتەوە یا لە سایەی ئەم حکومڕانیەوە کە بەم سیاسەتە حکومڕانی ئەکرێت ئێمە پێمان وایە ئەوانەیشمان کە ماوینەتەوە زۆر تەمەنمان نەماوە ئەو ئاواتە بینە ژێری گەڵ پێم وانە ئەمان بتوانن چارەسەری بکەن بەڵام ئەویش ئەتوانم بڵێم پێویستی بە یەکدەنگیە پێویستی بە خەڵکە بەڕاستی بێت یعنی حساب وەرگێ حساب لەگەڵەمانە بکرێ بەڵام بەداخەوە ئەو خەڵکەی تۆی بینی ئێستا ئەم حیزبە دەسڵاتدارانە بە حیزبەکانی تریشەوە کە دەسڵاتیان نییە تۆ شتێکت نەماوە جەماوەر ئەوەی کە ماوان نخبەیەکە نخبەیەک ناڕازیە و نخبەیەک هاوارەکە و نخبەیەک خەڵک گەورژێنێ بڕۆنە سەرجادە و بەداخەوە کە ئەوەش تێکە درێ لایەنەم حیزبەکە لایەنەم حیزبەکەەوە تێکە درێ و لە ئاراستەکەی خۆی دوورەخرێتەوە بە ئاراستەیەکی تر ئابرێ ئەگینا خەڵک تۆ کێیە کاکە ئێستا تۆ هێزی پێشمەرگەی کوردستان ناوی هێزی پێشمەرگەی کوردستانە بەڵام دابەش بۆ بەسەر حیزبەکانە خانەنشینی پێشمەرگەی دێرین
پێشمەرگەی دێرینی کوێ پێڵێن پێشمەرگەی دێرینی کوردستان بەڵام ئەمە ناوە بەڵام لە حقەتا دابش بووە بەسەر حیزبەکانە کابرا حیزبەکەی خانشینی کردووە ناتوانێت یەک شت بڵێ بەرامبەر بە حیزبەکەی خۆی چونکە نانیە بڵێ حیزبە لە کاتی دەنگدانە کاکە تۆ زۆرینەی خەڵک بەهۆی ئەو دامەرزاندنیانەوە بەهۆی مەسەر با بڵێن ئەو کۆکردنەوەی خەڵکەوە کە هەمومان لێ ناڕازین دابش بۆ بەسەر حیزبانە کاکە چکە مەعاشیە داتێ ئەوەشی مەعاشی نەداتێ مقاولە با بڵێن هەموو شوانەکانش حت ئەوەی لە خەڵکی خەریکی شوانکاریە هین بووە ینی بەرژەوەندی بیئەکە ژینگەکەی وا بۆ ڕەخسێنراوە پابەندە بە حیزبێکەوە ینی زۆر محاڵە ئێمە بتوانین جەماوەرێکی کاڵێن جەماوەری واتە جەماوەرێکی فراوان خەڵکێکی فراوان بتوانین یعنی بتوانرێت ئەمانە کۆ بکرێنەوە و بە شێوازێکی ئەگەر مەدەنیانە بوو پێویستی کرد ئەگەر پێویستی نەکرد ئێکاکە تۆ گەیشتە گیانت خۆ دەبێ شێوازی تریش بگریتە بەر وەختێکە تۆ مەدەنیانە ئەچیتە سەر شەقام و داواکەی بەڵام بە چەگڕ و بەڕووتە بنەبوو دەبێ بەڕاستی تۆش شێوازی مەدەنیەتەکەت بگۆڕی کاک شێرزاد ئەگە وەڵامێکتەوێ بۆ کاک ئاسیف کەلوور ئەڵێ من وەکو باسم کرد ئەو دێ ناوی چی بوو بەڵێ ئەڵێ ڕێگەتان گرتووە لەوێ لە خەڵک وڵی من لەوێ نەبووم لە کاتی ئەو خەڵکەی کە شپرزە بوون و ڕۆیشتوون من لە شاخی زەردە بوو مختێ من هاتمە خوارەوە دیەکان چۆڵیان کردبوو بەڵام لە 100% ڕاستەکە هەبوو من وەکو عەرزم کردی پێشتر هەبووە ڕێگری کردووە هەبووە ینی ڕێگریەکەی تر لە کەسێکەوە لە خوارەوە کرابێ لە فەرماندەیەکەوە یا لە پێشمەرگەیەکەوە حتمما زیاتر مەبەستەکەی دڵسۆزی بووە بەڵام وەکوتم بەداخەوە ئەبوایە سەرکردایەتی بە دڵسۆزی ئەبێ سەری ئەو خەڵکە بخۆیت ئێستاش تەعزیبی بدەیت بەم شکلەی هاوڕێ پێشرە و باسی کرد زاکیرەی بکوژیت یارمەتی ئەنفالچەکان بدەیت برسیکەیت کەرامەتی بشکێنیت ئەبێتیش ئەوها دڵسۆزی ئەمە دڵسۆزی پێڵەن ئەو کاتەوای من عەرزم کردی من وەختی هاتوومەتە خوارەوە کەس نەماوە ئەمە خۆم بەڵام باسی خۆم نەکەم مامۆستا عەلی ئاماژەی پێکرد کات پێشەوە ئاماژەی پێکرد پێم وایە ئێمە ئەم سیانەی کە ئێستا ئێمەتانێ ناوە لێرە گفتوگۆمان لەگەڵاکەن من بە ناوێوان شۆ قسەکەم سێ کەسی ڕخنەگرین و بە تەواوی واتە بەرهەڵسکارین لەم پرسیارانەی جەنابەت کرد و ئاشکراشمان کرد کە ئێمە تاوانەکان نەگەڕێنەوە بۆ بەرپرسەکانی یەکەم بۆ سەرەوە بۆ سەرکردایەتی ئێمە کێشەکەمان لە سەرکردایەتی بووە بۆ عەرزم کردی ئەگینا پێشمەرگەیەکی دڵسۆز پێشمەرگەیەکی خەباتکار خۆی لە بەردەم شەید بوو نابووە هاتووە بە کاوڵاتێکی وتووە تۆ نابێ بڕۆی ئەبێ بمێنیتەوە وەکو ئێمە لەگەڵ ئێمابی چەک هەڵگرا مەڕۆ ئاومان بەرێ نانمان بدەرێ ئەمە بەرپرس نەبووە و عەقلی بەرپرسێتیشی نەبووە بیر لەوە بکاتەوە بڵێ ئێمە ئێران بە ئێرانی خۆی لەگەڵ ئەم سوپایە گفتوگۆی دەست پێ کردووە و شەڕی وەستانوە ئەم سوپایە ئەمریکای لە پشتەوەیە ئەم سوپایە و کاتەوا بووە ئەم سوپایە دەوڵەتی گەورە و عوزمای لە پشتەوەیە ئەم کەسە ئەم بیرێ نەکردەوە بەڵام ئێمە ئەڵێن ئەبایە سەرکردایەتی ئێمە بیری لەمە بکردایەت سەرکردایەتی من لە وەستانی شەڕ بیری لەمە بکرێت من یەشتە بۆ گەڕمە لە 1970 ئێمە هێزێکی 53 شەروانە ئەو کاتە من فەرماندەی کەرتی یەک بووم لەگەڵ مەرحوم بە ڕەحمەت بێ سەردار ناوتاقی کە جێگری فەرماندەی تیب بوو ڕۆیشتین بۆ وەرگرتنی گەرەکانی پارێزگاری سەرکردایەتی لە بەرگەڵ و سەرگەڵ ئەو دەما ڕەوانشاد مامجەلال هەر لەسەر تەعاملی فەرماندە گەورەکان لەگەڵ خەڵکە هەموویانی نردبووە ماڵەوە زۆربەیانی نردبووە ماڵەوە
ناوی کەس نایەنم بەڵام هەمویان ناوەکانم لەبەرە هەمووی نردبوونە ماڵەوە ئێمەی بان کرد قسەی بۆ کردین باسی وەزعی سیاسی بۆکەین هەشتا و حاڵ ئیتر وەردە خەریک بوو شەڕەکان بەرە وەستانە چووەوانە جەنابی مام جەلال ڕەوانی شاد بێ باسێکی بۆمان گێڕاوە باسی ئەوەی کرد کە دژمنەکەمان هەمووی هەرێک دژمنە بەڵام هەندێک حاڵەت دێتە پێشەوە دەبێ ئێمە بیر لە داهاتووی ملەتەکەمان بکەینەوە بیر لە توانای خۆمان بکەینەوە بۆ مقاومەت باسیەوەی کرد کە ئەو کاتە ڕێکەوتنێک لەگەڵ ئێران ساز کرابوو هەتا ئەو کاتە ڕێکەوتنمان لەگەڵ ئێران نەبوو ئێمە هێزەکانی یەکێتی ڕێکەوتنێ ساز کرابوو برادێکمان پێشمەرگەیەکی دیێرینمان کاکە نەبەت برای کاک عەدنانی حەمەیمی نەهاوردی نەبردی وتی مام جەلال ئەی تۆ خۆت نەدوت سەگی ڕەش و سپی هەر سەگە دژمنەکانی ئێمە گە ڕەش بنەوە گەر سپی من هەروانتی کوڕم وام بوو بەڵام ئێستا حاڵەتێک کاتۆتە پێشەوە بێ بیر لەوە بکەینەوە بۆی هەیە شەڕەکە بوەستێت و حکوومەتی عێراقی کە دەستی خاڵی بوو پەلاماری ئێمەدا ئەم هێزەی ئێمە هین مقاومەتی حکوومەت نییە سوپای عێراقی نییە و لەوانەشە کیمیایی کیمابارانی ئەم ناوچانە بکە ئەی نابێ ئێمە منفەزێک بدۆزینەوە بۆ خەڵکەکەمان کە دەرباز بن فعلا هەروایش ڕوویدا ئەخر ئەمە بیرکردنەوەی سەرکردایەتیە من مەبەستم ئەوە نەبوو ینی ئەم باسە بگەڕمە مەبەستم ئەوەیە بڵێم ئەبوو سەرکردایەتی چۆن مام جەلال ئەو کاتە هەمومانی قەنەعەت پێکرد پێشمەرگە بووین ئەمان نابێ بە لەگەڵ ئێرانە ڕێک ئەمان نابێت لەگەڵ ئێرانە ڕێکەوین ئێرانیش داگیرکرد بەداخەوە باسێکی ترە لە کاتی لە کاتی ڕوودانی ئەنفالا بەداخەوە مام جەلال لێرە نەبوو مام جەلال لە دەرەوە بوو بەڵام من ئەوە واقعی گێڕمەوە ئەوە واقعە وابوو ئێمە دانیشتی من خۆم فەرماندە بووم لەو کاتە دانیشت بووم ئەم باسەی کردیانی بیر لەوە کردبووەوە کە ئێمە ناتوانین مقاومەی ئەو سوپایەی دوای وەستانی شەڕ لەگەڵ ئێرانە بکەین و بیری لەوە کردەوە کە ڕێگەیەک بدۆزینەوە نەبووە پێشمەرگەکانمان کە ئینسحاب بکە بۆ ئەوەی کەوا خەڵکەکەمان دەرباز ببن و فعلەنیش ئەو ڕێگەیەکی باش بوو بیرەکی باش بوو جا بۆیە تاکی دەکەمەوە پێشمەرگەیەک ڕێگەی گرتووە فەرماندەیەک ڕێگەی کردوێ وەکو مامۆستا عەلی فەرمووی وەکو کات پێشەوە فەرمووی ئەگەر منیش لە شوێنێکەوە بە خەڵکم وتبێم مەڕۆرەوە بابزانین چییە ڕوەدا ئەمە هەمووی لە دڵسۆزی بووە و ئێمە بەرپرس نەبووین بۆ ئەوەی کە تەوجیهی عام بڵاو بکەینەوە یاخود با بڵێن مەرکەزیەن بڕیارەکانمان بۆ خوارەوە دابەزێنین برادێک هینێکی نووسیەوە عوسمان قەواڵی ئەرێ لە ملە سوورە ڕێگریان لە خەڵک کرد لە مێژوو داوا بووە لە مێژوودا تەنان علی حەسەن مەزیدیش کە کورتی کوشتەوە کە جینۆسایدی کردووە لە دڵسۆزیەوە بۆ حیزبی باس کردوێتی بە بۆچوونی خۆی هیتلەر ئەم هەموو تاوانەی کردووە بە بۆچوونی خۆی خزمەت و دڵسۆزە بۆ لەوانەیە هەرسێکتان لەگەڵ ڕێی منابن دڵسۆزە بۆ ئەڵمانەکان لەو ڕانگەیەوە ئەمەی کردووە یعنی هەموو ئەوانەی کە لە مێژوودا خەڵکیان کوشتووە یان شتێکیان کردو هەمووی هینێکی بەرگێکی دڵسۆزی لە پشتا بووە مامۆستا عەلی زۆر جار باس لەوە دەکرێت دەڵێن فلان ئەنفالچی هینە مستەشاری سپیە ئەمە هیچی نەکردووە ئەمە پیاو باش بووە ئەمە یارمەتی خەڵکی داوە تەنانەت خینوا هەیە ئیدعا دەکا یارمەتی دەیان هەزار کەسی لە ئەنفال ڕزگار کردووە ئەگەر ئەمە هەبوو ئەم خەڵکی گەرمیان بۆ هەمووی ئەنفال کرا جوێر لێم بوو مامۆستا عەلی نەخێر ئەلو ئەڵێم هەنێک ئەنفالچی کە ناوێن لە لیستەکەشە ئیدعا دەکەن ئەمانەیەکی هەزاران کەسیان لە ئەنفال ڕزگار کردووە لە گەرمیانە ئایا شتی وا هەبووە تۆکو فەرماندەیەک لە ناوچەیە بوویتە لە جەرگەی ئەنفالە لەوێ بوویتە شتی وا هەبووە کە خەڵکیەکە بێ دەیان هەزار کەس ئەنفال کات ڕزگار بکات ئایا شتی وا ڕوویداوە هیچ نەخێر ئێمە کۆمەلگایەکی عەشایەرین کابرا ڕئیس عەشرەت بووە خزمی خۆی خەڵکێکی خۆی
یان مستەشارێکە بووە نەرمیەکی لە شەڕی ناوخۆی خۆمانە یەکێک تونند و تیژ بووە یەکێ نەرم بووە یعنی ئێمە باسی ئامەکە ئەەکەین ئێمە باسی شتێک ناکەین بتەکید ئەمنیش هەبووە لە زمانەی بەعسا هاوکاری خەڵکی کردووە خۆتوە ئەوان نییە یعنی سەمەتەنە تۆ لە شەڕی ناوخوا لە شەڕی ناوخۆی پێشمەرگا پیاوی وە بۆ بڵێ پێشمەرگە بریندار بووە هەڵی کردووە یا حەزی نەکردووە بۆ کوژرێن بەڵام تۆ باسی ئامەکە بکە مستەشاریوان نەبووە 10,000 کەسی خەڵکی ڕەبێ کردوێتێ جاش خەڵکی کراوە بڵێ ئەمە هەبووە یعنی تاکوتەرا بڵێ یعنی ئەمە بەڵام تۆ ئەمە ئەەکەیتە گشتی ئام یان ئێمە باسی پرۆسەی ئەنفالەکەین ئەگەر باسی ئەنفالەکەین تحصیل الحاصل مستەشار بێت وەجاش بێت کێ بەکاری هێنا من لەگەڵ ئەوان نیم پاساو بهێنەوە بۆ کامیان باشە کامیان چاکەی کردووە پیاوەتێکی کردووە بۆ خزمێکی بۆ کەسێکی ئەمە ناکرێتە تۆ بیکێتە شتێکی عام بەڵام یەکمەیە لەسەر ئەنفالچیەکان خستان زمانەی سەدام و ئێستاکە من عومەر سوچی لە 93 ئاباتە لام یادی بەخێر عومەر سوچی کاتە ینی کاسی ئەو کاتە جاش بووین حکومەتی بەعس متمانەی پێمان نادا جیهازێکی هیچم جیهازەی کۆنیشە بۆ لاسلکی ئەبێ کەسێکەش ئەبێ بەدەستی بیکەسێکەش ئەبێ بەدەستی جونتیەوە وایە ئەوێت یعنی بەعس متمانەی بەو شوێنە ئەدا یەکاکە ئێستا تۆ چۆن خزمەتکردنی مستەشاری سێکا قسە بکە ئێستاکە مستەشار کاکە لەگەڵ پێشمەرگەی دێری ناموچ وەرەگرێ و حاکمە ئێستا مستەشاری زۆر جیاوازە خدێوە خانانە و جلو کا مستەشارتان بینی زمانەی بەعس پۆشتە بێ و سیارەی مۆدێلز و ئاڵی پوختە بێت یەکاکە ئێستا مستەشارەکان سیارەی مۆدێل بەرز و پدای دادگا نەیچەند بەس با بە ئیمتیازەتەکان وەرگن ئەوەی نازانم بەلیوا خانە نشین و بە عەقید و مقەدەم و چی ئەمان وەرگرنەوە کارگیان تو لە ئەوە ئەلف و بیوسی پێ بکە ئەگینا مستەشار و جاشی بەس بەکارێنا بۆ کوردی پێ بکوش گەنە هیچ امتیازاتێکیانداتە کوشت بەڵام ئێمە کاکە ئێستاکە ئێوەش و بەڕێستان و هەمومان دانیشتوین لەسەرم من لە ڕزینی خۆمان یعنی با بڵێن خۆمانە لە پێشمەرگەی خۆمان هەیە کابرا جاش بۆی سەرخانە نشینە من خۆم قسم کردووە لەگەڵ ئەو بەڕێزا کە پێشمەرگە بڵێ بەڕێوەبەری پێشمەرگە دەرینە کاتی خۆی ئەوی دەما مۆستا عەلی خۆمە خەزانێتی بۆ حیزب نەبووە هەر بۆ با بڵێن یەکاکە تەحسین شاوێزی زەرێری بوو پارتی نەبووە یعنی دیفاعی لێکە مەتەن فڵان کەسیش لای ئێمە زەرەری بۆ حیزبی شوعی نەبووە وڵاتە بۆ یەکێتی بۆ بۆچی بەکارانی هاتووە دابەش ئێمە بۆیە یعنی مشکلەکە تێ ئێمە بەڕێی من ئێمە بیعەتی ئەم سیستێمە و نظامە بکەینە بێلا بدرێت ئەم سیستێمە نەگۆڕێت حاڵی ئەتا ئەمە باشتر نابێت دەمە امتیازاتێکی باشی نەبێت دەرەوە بۆ وڵاتی جێهێڵە خۆ زمانی کۆن لەو گەرمانە خۆیدا بەکوشت ئێستا بۆ ڕۆیشتە دەرەوە یەکاکە پێشمەرگەیەکی دێرین من پرسیار لە هاوڕە پێشەوەکەم کاک شێرزادیەکەم هیوادارم هەمووتان تەندروستیتان باش بێت قەت تووشی نەخۆشی نەبن لە بەیانێکی نەخۆشخانەی فاروق یان لە نەخۆشخانەیەکی ترە کێ مشوری ژیانی ئێوە خۆ کاکە وایە بەڵام چێڕۆ بۆ تورکیا ئەمە ڕێزگردنی کە سوکاری ئەنفال و پێشمەرگەی دێرین و کە سوکاری شەهید مشکلەکە لەوە
هەیبەتەکەی نەما ئێمە کاکە محاربینی قودەما هەیبەتی هەبوو هەوەیەکی تایبەت لە گیرفانە بوو ئەڕواە بۆ هەر جێگەیەک ڕێزێکی تایبەتی هەبوو بەڵام ئێستاکە ئەو لای ئەوانەیە کە ڕای پێشمەرگەیان ئەنا ئەمە یعنی هەمومان پیاچوونەوەیەک بە تەبیعەتی ئەم سیستێمە ئەمە بکەی ئەم سیستێمە نظامات و ئەم حیزبە و بە حیزبەتی بکرێت و تا حیزب دەستی بڕوان لە طبیعەتی ئەم دەوڵەتە تا حیزب خەڵکدا بنێ و تا حیزبش نییە کاکە نییە لە وڵات درۆیە بڵێ حیزبەیە حیزب بۆتە وەکو تەڵخینیەکە خەڵکە بێتە کۆیلەی دووسێ کەس لەوە زیاتر قۆجو کوا ئۆپۆزیسیۆن کاکە کێ ئۆپۆزیسیۆن وەرە لە وڵاتە پێم بڵێت کوا ڕدەنگیان کوا ڕەنگیان کوا هەڵوێستیان کوا لە جەعدا لێرایە ئێمە ئەبێت کەرامەت بۆ ئینسان بگەڕێنینەوە کاری ئێمە ئەوەیە ئینسان ئەبێت حەسکا کە کەسایەتی خۆی هەیە بەڵام ئێمە کاتێکانمە تێک شکاوە ئەمە هەمووی ئیشی ئەو زمانەیە کە بەسەر وڵاتایان هەن ئەمە عەقڵیەتی شاخە و کەمە وێران کردووە من بە ناومێدی قسە ناکەم بۆ من خۆم یەکێکم لەوانەی بکەم بەڵام من بە لەگەڵ ئەوام ئێمە پیاچوونەیەکی تر بکەین ئێمە ئێستا ئەوە قسەمان لەسەر ئەنفالکە زۆر باشە دەستان خۆش بێ لەگەڵم بەڵام خۆزگا ئێمە خۆمان تەرخان بکەوە ئەوەی طبیعەتی نظامە بگۆڕین ئەم سیستێمە بگۆڕین ئەم پەرلەمانە کە بۆتە مەڕ ئەم پەرلەمانە کە بۆتە هەموو 4 ساڵە کۆمەڵی خەڵخانە نشین ئەکا و هەم بێن محازەرە بە خەڵکی بدەنەوە من تۆ تەڵقینەکە پەرلەمانێکە بینێتە وەسعی چۆنە یان ئەم ئەنجومەنی وەزیرانە چییە و چی ئەکات ئەمە ئەساس بەڕێی من ئەرکی پێشمەرگەی دێرین و ئەرکی هەر هەمومانەوەیە طبیعەتی ئەم دەسەڵ بگۆڕین دەستخۆش مامۆستا دەنگەکەتیش نەختێ خراپ و دەستخۆش هاوڕێ پێشڕە و ڕاوێژکاری سپی مستەشاری سپیمان هەیە ئەنفالچی هەیە داوای نۆبڵەکە نۆبڵ ئەوێ نۆبڵی بدەنێ هەر لەو گەرمیانەی لا ئێوە ئایا داوای نۆبڵی ئاشتێکە فلیمی لەسەر دەرەکرێت داوای نۆبڵی ئاشتێکات بەڵام لە هەمان کاتیشدا بەڵگە هەیە دوای خەڵک کەوتووە دۆڵ بە دۆڵ خەڵکی ئەنفال کردووە هەر ئاینەن ئەو مستەشارە کە داوای ئەوە دەکات دۆڵ بە دۆڵ شیو بە شیوگەڕاوە خەڵکی دەرێناوە خەڵکی گرتووە تسلیم کردووە بەڵام داوای نۆبڵی ئاشتی شەکات ئەمە چییە ئەم دیاردەیە داوای نۆبڵی ئاشتێکرێت تەرێکە دێفری یعنی فلیمی ئەنفال ئەبێ ڕقابەیەکە بێ لەسەری خوار کەسێ هاگوتی من هونەرمەندم نابێت ڕێگە بدرێ بە کەیفی خۆی فلیمکە ئەمە کابراایەکە داوا کراوە لە دادگایە تاک دادگا کێسەکە یەک لا نەکاتەوە کەس بۆی نییە تەعاملی لەگەڵا بکە کەس بۆی نییە پێ هەڵبدا دادگای ئەتوانێت ئەگەر ئەو ڕاستە کات ئەو نەفەرە ئەتوانێت بچێ بۆ دادگا دایکی ئەستێرە ئەڵێ ڕژێم ئەو پرسیارت لەبیر بێت ڕژێم 3 ڕۆژ پێش ئافاتی دابوو خەڵکی دیاتەکان چۆڵی بکەن لەو ماوەیەدا لە قەرەداغ پێشمەرگەی یەکێتی نیانش خەڵکەکە بڕۆن تا 3 ڕۆژەکە تەوا بوو کە 3 ڕۆژەکە تەوا بوو خۆشیان ئینسحابیان کرد خەڵکەکەش عەفوەن کەوتە بەردەستی جاش و جەیش ئەمە هۆکاری سەرەکی بوو لە قەرەداغ بزانم پرسیارێت هاتووە دەسەڵاتی مافیای هەردوو بنەماڵە بەرپرسیاران تێکدانی شیرازەی ئەم میلەتە ئەمە ئاسف کەڵهوڕوا دەرێ هاوڕێ پێشڕۆ جوابی ئەومان بدەوە ئێوە چۆن قبوڵەکەن خەڵکێ بێت هێشتا دادگا هیچی یەکلا نەکردوێتەوە شەرعێت بەمانە بدرێت یعنی ئەمە پێویستە ئەمانە لە قۆناغێکا بن هیچ چالاکیە نەکەن ئەگەر دادگایشیان ناکەن کاکە نۆبڵیان بۆ دەنێ بۆیان کەنە فلیم هونەر چۆنە بێت لە ڕێگەی فلیمەوە بکرێت بە قارەمان و بەبە لە کاتێکدا کە ناوی ناوێرە بچێتە بەردەست ئەوە دادگایە کابراایەکە بوو لە کوردستان مقابلەی کرد بوو من دادگایەکی عادل هەبێ ئامادەم بچمە بەردەم دادگا خۆشی لە یەکێ لە وڵاتەکانی ئەوروپادا دەنێش کە دادگایەکی زۆر ئینیە بوو و لەوێ ڕۆژنامە لەسەری دەرکرد ڕای کرداتەوە بۆ کوردستان باشە دادگای عەدالەت مەشهورە لاهای لە هەموو وڵاتێ مەشهورترە وانە ئەرێ برادەران ئەی بۆ ڕاکەی لە لایەوە چیتۆ بە کوردستان نەترسی دادگا مەبەستم لەوەیە ئەم تاوانبارانە پێویستە دادگا کێسەکان یەکلا بکاتەوە کەس بۆی نییە تەسکێ بۆ کەس بکات نا مامۆستا عەلی نە کاک شێرزاد
نە کۆمەڵی ئەنفال نە هیچ کەسێکی سیاسی بۆی نییە تەنات کە سوکاری قوربانیانیش بۆیان نییە دادگا هەیە کابرا نۆتە شجاعی وەرگرتووە نۆتە شجاع بەلاش ئەرێ بۆ ئێوە نەدرا ئەو کاتێ ئەو نۆتە شجاعە کرد حکومەتی ئەوەی بگرتە ئەعدامتانیە کرد وانە وابزانام وایە لەو کاتە ئێوەی بگرتە ئەعدامەکران ئەو نۆتە شجاعی وەرگرت ئەگەر نۆتە شجاعی وەرگرتەوە بۆ سپیە ئەگەر سپیە بۆ ناوێرە بچێتە بەردەم دادگا ئەم کێسە ئەگەر ئەوێت من بەیانی سکاڵای لەسەر تۆمارەکەم بەیانی سکاڵا ئامادە لەسەری تۆمارکەم تۆ ئامادەی لەسەری تۆمارکەیت بەیانی دەستی بگرە برێ کاک سەعید جاف دەستی بگرە برێ با بڕێن بە یارمەتی خۆت با بۆ دادگاکەی کەلار فەرمووەرە لەوێ من سکاڵە سەر تۆمارەکەم تۆ نۆبڵەکەت وەرگرە لەوێ فەرموو درێژێ ئەو واقعە تاڵن کە باسمان لێ کرد هەر ئەم مستەشارە کۆمەڵێک کە سوکاری ئەنفال کەوتنە پێش و هێنانە ماڵی ماڵمان بۆچیش بۆ ئەوەی کە داوا لە حکوومەت بکەین موچەی بۆ ببڕێتەوە سەیرێم خۆشیەکە کە سوکە تاقانەی ئەنفال ئەمە پەیوەندی ها بە کەسایەتی ئینسانەوە کە بەستی ئەم واقعە ئەو زەمینە سازیەیە ئەو ژینگەیە کە ئەم دەسەڵاتە دروستی کردووە کەسایەتی تاکی کوردی ئاوا لاواز کردو بەرامبەر ڕاست و درستی قەزیەکانی زۆر هاتوو تقریباً نزیکەی 250 قورسی هێناوە کە ئەمە هەموو وتەی ئەو شاید حاڵانن کە ئەم مستەشارە لە مردن ڕزگاریانی کردووە من ئیزنیم داوتم تۆ وەکو مستەشارێک فەوجت هەبووە لە هەر شوێنێکەوە بەشداریت کردووە ئەگەر خۆتیش شتێکت نەکردی بێ ئەم فەوجە ماڵی ڕووخانووە ماڵی خەڵکی تاڵان کردووە سەرۆت و سامانی خەڵکی بردووە خەڵکی ڕاپێکی ئەنفال کردووە لە ڕووی قانونیەوە تۆ بەشداری لە تاوان و خەڵک شکاتی لەسرت هەیە خەڵک چووە لە بەغدا شکاتی لەسەرتەوە تۆ داواکراوی ئەمە دەبێت تۆ خۆت بناسی بەو شکڵی دوایش بۆ برادرانە بوتون کاکەت ئێوە ئەم کابراتەوە ئێمە معلوماتمان لەسەری هەیە خەڵکی کوشتووە و خەڵکی داوەتە ئەنفالکردن ڕاستە لە ڕوویەک و کۆمەڵی خەڵکی نەجادا بەڵام لە ڕوویەکی ترەوە ئەم شکاتی هاوڵاتی لەسرە کە سوکاری ئەنفال چوونەتە دادگای باڵای تاوانەکان شکاتیان لەسەر کردووە کە ئەمە بەشداری کردو ئەم ئەوانی ئەنفال کردووە بەبەستمەوە یانێ خەڵکی ئێمە بەڕاستی زۆر بە سادە و ساکارانە لەم بابەتانە بیرەکاتەوە کە بەداخەوە ئەو برادرش کە فیلمی لەسەر دەرکرد جێگەی ڕخنی ئێمە بوو و پێشمان وتمان ئەم پیاوە بەو شکڵە نییە پێم وا بێ کۆچی دوایی کردیاتی بەخێر کریمی بۆیە بەڕاستی هەموو ئەوانەی کە لە ئەنفال بەشدار بوون خەڵکێکی زۆر هەیە شکاتی لەسەر هەموو تۆمەت بارانە هەیە ڕاستە لە دادگا شکاتی نەکرەوە بەڵام ئێمە کە کاتی خۆشی داوامان کرد لقێکی دادگای باڵای تاوانەکان بێتە هەرێمی کوردستان بۆی هاوڵاتیان بچن شکاتی خۆیان تۆمار بکەن هەم وەکو تعویزات هەم وەکو ئەوەی کە شکاتیان لەسەر هەر کێ هەیە بەداخەوە ئەمانە وەکو ئەو بەڕێزدانە کاک شەرزاد و مامۆستاش باسییان کە و بەڕێزی باس کرد لە ئێمەش گەشتینە ئەو قەنەعەتەی لە سپەندی ئەم دەسەڵاتە بەڕاستی ئەم داواکاریانی ئێمە هیچی ناچێتە چوارچێوەی جێبەجێ داما ئەم ڕاستیە بۆ هەموو خەڵک ڕوو نەکەینەوە و ڕوونیشمان کردوتەوە کە لە سایەی ئەم دەسەڵاتە هەموو ئەو داوایانەی کە ئەو بریارانەی کە لە دادگای باڵای تاوانەکان بڕیاری لەسەر دراو پەیوەندی بە ژیان و گوزەرانی خەڵکەوە هێنانەوەی تەرمی شەهیدەکان و گرتنی ئەم تۆمەتبارانە و تعویزاتی خەڵکە ناچێتە چوارچێوەی جێبەجێکردنەوە تاوەکو ئەم سیستەمە لە هەرێمی کوردستان گۆڕانکاری بەسەرانەیە ئێمەش لەگەڵ ئەوەی نستی دەبێ گۆڕانکاری لەم سیستەمە بکرێ هەر بۆ یەش لێرەوە بانگەوازمان بۆ هەموو دڵسۆزانی ناو دەسەڵات و ناو حیزبە سیاسیەکان هەیە ئەم ئاراستە سەقەتەی دەسەڵات و حیزبەکان ڕابگیرێ بخرێتەوە سەر سکەی ڕاستە و ڕەوانی خۆی بۆ ئەوەی خاوەن حەقی خۆی وەربگرێتەوە ئەمەش بە قسە نابێ فعلەن بە تێکۆشان و بە هەوڵدان بە خەڵکی دڵسۆز بە
جموجۆڵی ئەو خەڵکانە. بۆیە بەڕاستی ژینگەیەکی زۆر ئاڵۆزە، ژینگێت کۆشان بۆ مافی هاوڵاتیانی مستحق لە ناو ئەم ژینگەیە بەڕاستی ئاسان نییە، چونکە بەپێی ئەو هەوڵ و کۆشانەی ئێمە کە کردومان، بەپێی ئەو ڕۆیشتانەمان، بەپێی ئەو گەمان بە لوتکەی دەسەڵات و بەپێی ئەو داوایانەی کە دامانە دەست، یعنی سادەترین داوای کە سوکاری ئەنفالکراوەکان هێنانەوەی شەهیدان کە زۆر بە ئاسانی دەتوانرێت بهێنرێتەوە. ئەم سەردانەی ئێمە لە 2019 کە چوونە سەماوە، هەموو پارێزگای سەماوە ئەوەی کە ئێمە بینامان و بە پارێزگاریشەوە ئامادەی تیا پێمانیان ئەوە دەیان گۆڕی بە کۆمەڵ لە سەماوە هەیە، ئامادەین هاوکارتان بین. بەڵام خەڵکێکی برسیە سەماوە پێویستیان بەدەعم بوو، پێویستیان بەوەیە هاوکاری بکرێن، هاوکاری مادی بکرێن بۆی شوێنەکانمان بۆ دەستنیشان بکەن. نە حکومەتی عێراقی، نە وزارەتی شەهیدان، نە حکومەتی هەرێمی کوردستان ناچنە ژێرباری ئەوەی ئیش لەسەر ئەم لایەنە بکەن کە ئەمە هەر لە گەڕانەوەمانە. ئەم داوایەمان لەگەڵ سەرۆک کۆمار دکتۆر بەرهەم باس کردووە، ئەم داوایەمان لەگەڵ سەرۆکی پەرلەمان محەممەد حوسی باس کردووە، هاتوونەتەوە لەگەڵ وزارەت، لەگەڵ پەرلەمانی کوردستان بە ڕسمی ئەم داوایانەمان خستۆتە بەردەستیان کە چیتر مساومە لەسەر خوێنی شەهیدەکانمان مەکەن. بەداخەوە تەنها داوایە و ناچێتە چوارچێوەی جێبەجێکردنەوە. بۆیە تێکۆشان لە پێناوی ماف و داخوازی کە سوکاری ئەنفالکراوەکان و شەهیدەکانە لە ناو ئەم دەسەڵاتە و لەم سیستەمە بەڕاستی ئەرکێکی قورسە، خۆڵ هەڵماڵینێکی باشی لە هەموو دڵسۆزان گەرەکە کە ئیشی لەسەر بکەن بۆ گۆڕینی ئەم سیستەمە و بە ئاراستەی خزمەتکردن بە کە سوکاری ئەنفال و شەهیدە. دەستخۆش شاڕە پێشڕۆ مامۆستا عەلی ئەگەر قسەیەک نابێت شتێک کە هاوڕێ عەلی، من بۆ ئەو کۆمنتەی ئەستێرەخان من لە پێشیش باسم کرد، ناسیاری خۆم خەڵکی شۆراوە ڕەنگە 500 متر لە خورماتووە دوورە دێکە لە شوێنی لە دایکبوونی سەدام حوسێنەوە 90 کیلۆمەتر دوورە. لە 1970 ڕۆیشتوتەوە گیراوە لە سجنا بووە، ئافرەت بووە، بە کیلۆیە شەکرۆ گیرا بەرنەدرا حتاوەکو ئەنفال کراو لە ئەنفال کرا. بۆیە سیاسەتی بەعس دەبێ هەموو گەلی کورد و هەموو خەڵکی کە سوکاری ئەنفال بزانێ سیاسەتی بەعس خڕکردنی کورد بووە. نابێ لەم بابە بە گومان بین، نابێ لەم بابەتە واتێ وەکو لە پێش شاوتم بەڵێ ئەو سیاسەتە سەقەتەی سەرکردایەتی سیاسی لە پێشی ئەنفال کە پاسداری ئەهێنا ڕێخۆشکەر بوو بۆ ئەوەی بەعس ئەنفال پەلە بکا لە ئەنفال. بەڵام سیاسەتی بەعس بە پێی بریارەکانی دادگای باڵای تاوانەکان و ئەو دوکۆمنتانەی کە لە دادگای باڵای تاوانەکان ساخراوەتەوە سەدام حوسێن و ڕژێمەکەی ئەم سیاسەتیان پەیڕەو کردو و ئیشان لەسەر کردو. دەستخۆش شاڕە پێشڕۆ کاک عەبدوڵڵا زەنگەنە دەپرسێ دەرێت لێبوردنی بەرەی کوردستانی بۆ مستەشارەکان پرسیارەکەت کاتێک کە دادگای باڵای تاوانەکان بڕیاریدا کە ئەنفال جینۆسایدە تاوانی جەنگ و تاوانی دژی مرۆڤایەتیە و بە پێی پەیڕەوی ناوخۆی هەمان دادگا و تاوانی جینۆساید دیارە کەس ناتوانێت لێبوردنی بۆ دەرکات، ئەوەی تاوانبار بێ بەوە کەس بۆی نییە تاوانبار، بۆیە بە هەمان بە شێوەی ئۆتۆماتیکی بڕیارەکەی بەرەی کوردستانی نامەفعولە و جێگەی نابێتەوە لەبەرەوەی لێبوردن نەک لە کوردستان لەسەر ئاسی جیهانی بۆ تاوانبارانی جەنگ و تاوانی دژی مرۆڤایەتی و تاوانی جینۆساید نییە و نایانگرێتەوە و تەنانەت کات و شوێنیش ڕێگر نییە لە بەردەم دادگایکردنیانە واتە زەمانەکە تەقاتع ناکات و بچێ هەر وڵاتێکیش نابێت لوجوئی سیاسی بدرێتەوە بێ دادگای بکرێت. ئەو قەرارە. مامۆستا عەلی ئەگەر قسەیەک شتێک مابێت نەدوت بێت ئەگەر دوا قسەی خۆت پێشکەشی فەرموو. زۆر سوپاس بۆ هەموو
زۆر ماندوو بوون سوپاسقات کارکەین بۆ ئەوەی ئەم دەسڵاتە چۆن بگۆڕین ئەم دەسڵاتە چۆن بێتە دەسڵاتێکی مەدەنی ئەم هێزی پێشمەرگە یەک بێتەوە بکەین بۆ ئەوەی کەوا ببێت دەسڵات بێتە دەسڵاتی هاوڵاتی ئەمە لە کەس پاساو نهێنێتەوە بۆ ئەو حیزبەی کە تیا بووە لەو هیوادارم بە هەر هەمومان کارکەین بۆ ئەوەی خزمەتکردنی نەبەست کە سوکاری ئەنفال مەبەستمە بۆ هەموو هاوڵاتیەکی زانانی ئێمە بە کەرامەتەوە بژین. زۆر سپاس. زۆر سەف کاک شێزادیان ئەگەر قسەیەک ما بێ شتێک پەیامێک شتێک دەبێت فەرموو. وەڵام من زیاتر لەسەرەوە بەوە کۆتایی پێێنم ئەوەی کە باستان کرد مەسەلەی لێبوردنی گشتی ئەو کاتەی بەرەی کوردستانی ئێمە باشتەکان تێکەڵ نەکەین لە ڕووی سیاسیەوە تا بڵێ ئەو لێبوردنە شتێکی زۆر باش بوو ئێمە قسە لەسەرەوە ناکەین لە ڕووی سیاسیەوە باش بوو بەڵام لە ڕووی یاساییەوە نا بە کێشەکە لێرە دروستە بێ بەداخەوە تێکەڵ بە یاساشیان کرد چکە دەسەڵات کە بوو بە دەسەڵات لە لای ئێمە بوو بە جێبەجێکاری سەروەری یاسا کە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستانە دادگای با بڵێن لایەنی تەنفیزیە بەداخەوە ئەو باشیە یاخود ئەو ئیجابیەتەی ئەو بڕیارەیان گۆڕی بۆ دیفاعکردن لیان و بۆ پەنادانیان و بۆ بە دادگای نەدانیان ئەگینا لە ڕووی سیاسیەوە بڕیارێکی زۆر باش و بۆی هێشتا دژمنەکەی ئەمە نەڕووخا بوو ئەمانە ناچار نەکرێت نشنەوە پاڵی دژمن و دوایی بەکاریان نێنەوە مشتی باش بوو بەڵام دەبوو ئەم دەسەڵاتە کاری لەسەرەوە بکردایە بە خەڵکی بوو تایە ئێمە ئەم بڕیارەمان بڕیارێکی سیاسیە بەڵام ئێوە بۆتان هەیە لە دادگاکانی ناوچەکانی خۆتان سکاڵای خۆتان تۆمار بکەن چونکە حەقی شخصی ئێوە و حەقی عام ئێمە ناتوانین بڕیاری لەسەر بدەین ئەمە بڕیاری سیاسیە. من هەروەکو برادران ئاماژیان پێکرد هیوادارم ئێمە بتوانین کار بکەین لەسەر ئەو بنەمایانە کار بکەین کە ئەم ئاراستە سەقەتە ئەم شێوەی بەڕێوەبردنە سەقەتە بگۆڕدرێ و هەرچەند بۆ خۆم پێش ئێستا بێئەمەلی خۆمم وت کە ئەم دەسەڵاتەی ئێستا بەم شێوەیە زۆر ئاسان نییە گۆڕینی چونکە ئەمانە بە تەواوی کۆنتترۆلی جەماوەریان کردووە کۆنتترۆلی خەڵکیان کردووە و بەیانی دوو بەیانی هەڵبژاردنە ڕاتە بێ ئەوەی کە من وای بۆ چنانی ئەمانە وا خۆیان قایم کردووە یعنی دووبیانی هەڵبژاردنەوەی ئمڕۆ زۆر گلەیە کات سبینە سیرەکەی شەڕ لەسەر کۆکردنەوەی دەنگکات ئجا ئێمە کێشەکەمانەوەیە ئەم میلەتەی ئێمە ئەم کۆمەلگای ئێمە بە سەرکردەکانیشیوە با من یەکشت بۆ باسکەم لە ئەوەتی مێژوو هەیە ئەم میلەتە قارەماتیە نێنێن تەسحیە ئەدا چونکە ئەمە بۆ خۆی باشترین سەرمێنەر ئەوەیە ئەو هەموو دژمنە گەورەی هەبووە ئەو هەموو تەراتێن و شەڕی گەورە لە ئێمە پێوە پلکاوینەتەوە کورتوانیوێتی لە خاکەکەی خۆیان بمێنێتەوە زمانەکەی خۆی بپارێزێ کللتوری خۆی بپارێزێ هەموو ئەمانە کێشەی ئێمە ئەوەتی هەین مشکلەمان مشکلەی سەرمان نەبووە ئەمە لایەکی ترەوە ئەم کۆمەلگای ئێمە تا ئێستا کۆمەلگایەکە ئەوەندەی کاک مامۆستا عەلی ئاماژەی بەوە کێروتی مستەشارێکە ئەڵێ ئاوا کە سوکارەکەی خۆیانێت ئەوەی کاک پێشڕەوتی کە سوکارەکەی خۆیانێت چ مستەشارێت توانیوێتی کوڕەکەی خۆی لە دەست حیزبی بەعز ڕزگار بکە ئێستا هاتووە تۆ وەکو تۆ فەرمود فیلم بەرداریەکە بۆ ئەوەی کە ئەم پیاوە خەڵکی لە ئەنفال تاوانین کردووە ئەی کێنەوانە پێشی کەوتون کێنەوانە وێنەیەگن تەبان خزم و کە سوکاری نزیکی خۆیەتی کە مستەفید بوون لە کاتی ئەوەی لەگەڵی بوونە لە کاتی حکوومەت لەگەڵی بوونە لەبەرەوە من هیوادارم بتوانین هیوادارم کار بکرێت بە میدیا هەوڵی خۆی بدات بەرهەڵسکارەکان هەوڵی خۆیان بدەن دڵسۆز خەمخۆر ئەوانە هەوڵی خۆمان هەموو ئەم هەوڵانە یەک بخەین ئەم شێوازی دەسەڵاتە ئەم شێوازی ئەم سیاسەتەی ئێستا بگۆڕین و بتوانین بۆ خۆشمان نەبێ بۆ نەوەی داهاتوومان
کار لەسەرەوە بکرێکە کەس لە تاوانی مێژوو ڕزگاری نەبی. دەستخۆش کاک شێرزاد باوەنووریگیان کاک عەبدوڵڵا زەنگەنە دەپرسێڵێ ئەم بڕیارە لە دادگا دەرچوویان هەرەمەکی بۆ بە قەراری وەرپرسان ئەم بڕیارە من نەمبینیەوە بەڵام باز دەکرێت بەڵام هەرەمەکیان دەرچووە پێویستی بە دادگاوە نەبووە لەبەرەوەی دادگا پێویستی بەینە بە محکەمەیە لە ڕێی محکەمەوە یەکلای دەکاتەوە. کاک هاوڕێ پێشڕۆگیان ئەگەر جەنابەت دواوتێ خۆت پێشکەشکەی فەرموو. وڵاسە تعلیقێکم لەسەر ئەوەی بڕیاری بەری کوردستانی هەیە و بڕیاری سیاسیە پەیوەندی بە یاساوە نییە بەڕاستی دادگای باڵای تاوانەکان ئەوەی کە شکاتی لەسەر کراوە هەر مستەشارێک هەر تۆمەتبارێک هاوڵاتیەکی زیان بەرکەوتو ڕۆیشتۆتە دادگای باڵای تاوانەکان لەوێ شکاتی کردووە و بڕیاری دادگاش وایە کە بۆ سەرۆک کۆماریش نییە تەدەخول لە ئیشی سیاست ئیشی دادگا بکات بۆیە ئەو قەراری دادگای باڵای تاوانەکان قەرارێکی حەسمە دادگای هەرێمیش ناتوانێت تەدەخولی تیا بکات لە هەرێمەوە دەبوایە هەموو ئەو تۆمەتبارانە ئەرکی دادگا و ئەرکی پۆلیسی هەرێم تەنها گرتنیانە و ناردنیانە بۆ دادگای باڵای تاوانەکان یعنی تەئیدەن بۆ قسەگەی کاک عەبدوڵڵا بریارەکەی بەرەی کوردستانی بریارێکی سیاسیە پەیوەندی بە یاساوە نییە و ئێمە ئەم بریارش لەگەڵ بەڕێز مام جەلال یادی بەخێر لەگەڵ کاک مەسعود لەگەڵ کاک نەچیروان تەمامن بەخلافی ئەوان ئێمە ئەمەمان لەگەڵیان باس کردووە لە سەردانەکانمان وتومانە نەسی ئەو قەرارە هەیە نەسی ئەو بڕیارە هەیە لاتان نەسی بڕیارەکەی بەرەی کوردستانی نەسی بڕیارەکەمان لا نییە بڕیاری بەرەی کوردستانیە چێ بینیوێتی چێ بینیوێتی ئەم بڕیارە هەر قسەیە تا ئێستاگە من نەمبینە نازانم بەخوار کەسێک بەس بە کاتی خۆی ئەوە کرا نازانم لە ئاستی سەرکردایەتیە ئەو بابەتە چونکە ئینسان ناتوانێت بکە بەڵام مەبەستم ئەوەیە ئێمە بەڕەسمی لەگەڵ مام جەلال لەگەڵ کاک مەسعود لەگەڵ کاک نەچیر لەگەڵ کاک عیماد لەگەڵ دکتۆر بەرهەمیش ئەمەمان ساخ کردوێتەوە کە بریارەکانی دادگا خەڵک ڕۆیشتۆ شکاتی کردووە پەیوەندی بە بریاری بەری کوردستانی نییە و بریاری بەری کوردستانی سیاسیە هیچ پەیوەندی بە یاساوە نییە و من لێرەوە داوا لە سەرجەم ئەو تێکۆشەرانە دەکەم کە ئێستاش لە خەمی قوت و مافی خەڵکان پێویستی بە هاو ئاهەنگی هەیە پێویستی بە هاوکاری یەکتر هەیە پێویستی بەوە هەیە یەکێتی دروست بکەین بۆ فشار دروستکردن لەسەر دەسەڵاتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی لەسەر ئەم سیاسەتە چەوتە دووری خەینەوە و بخێنە سەر ڕێگایەکی ڕاست بە بڕوای من لە ناو حکوومەت و لە ناو سەرکردایەتی ئەو حیزبانەی کە دەسەڵاتیان بەدەستە خەڵکی دڵسۆز و خەڵکی نیشتیمان پەروەر و خەڵکی خەمخۆر ئێجگار زۆرە دەبێ یەکیان بخەین دەبێ یەک بخرێ بۆ ئەوەی بتوانین فشار لەسەر ئەو ئاراستەیە دروست بکەین و وەزعەکە بەرەو باشی بووە زۆر سوپاس بۆ میوانەکان و بۆ بەڕێستش لە کۆتاییدا زۆر سپاس بۆ هەرسێ پێشمەرگە و تێکۆشەری دێرین مامۆستا عەلی زەنگەنە کاک شێرزاد باوەنووری هاوڕێ پێشڕە و زۆر سپاس بۆیەوەش کە بینەرمان بوون بە هیوای کاتێک و شاد بۆ هەموو لایەک زۆر سپاس دەستان خۆش.